بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم شوان محەممەد هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ دەخوازیین کام ڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان لە هەر کەیەک هەن لێرە لەوێ سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن. ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارانمان کۆمەڵک بڕگە و باتی جیاوازمان بۆ ئامادە کردووەن بابەتێک کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین لە جەژنی پیرۆزی قوربان نزیک دەبینەوە جوڵەکانی بازار و خواستی هاوڵاتیان لەسەر کاڵاکانی ناو بازار زیادی کردو یاخود زۆر دەبێت بابزانانی چاودێریکردن و کۆنتترۆلکردنی بازار لەم چەند ڕۆژەی سەروبەری جەژنا چۆن دەگوزارێکی دەگوزارێت لەو بارەوە میوانێکمان دەبێت گرتووە لەسەر کۆنتترۆلکردنی نرخەکان لە بازار دەکەین. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەماندا کە هاوکارمان ئیمرانەمیل لە هەولێرە و پێشکەشمان دەکات باز لە گەورەی قوربانیکردن دەکەین لە نزیک بوونەوە لە جەژنی قوربان دەبزانین قوربانیکردن تا چەند لایەنی پیرۆزی ئیسلامدا خێرێکی گەورەمان دەست دەکەوە و خێرە گەورەیە چییە کە دەستمان دەکرێت وەروەها باز لە چۆنیەتی قوربانیکردن و ئەو ئەحکام و ڕێوشێوانانەی کە پێویستە بگیرێتە بەر لەلایەنەوەی کەسەیە کە قوربانی دەکات گفتوگۆ لەو بارەوە دەکەین. لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادە کردوون هەوڵ دەدەین پەیامنەرانیشمان لە شار و شارژەکان وەربگرن کە زانیاریەکان بگوازنەوە بۆ ئێوەی عزیز. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و گۆڕانکاریەکانی پلەکانی گەرمان. بەڵازان و خۆشەویستان لەگەڵ نزیک بوونەوە لە جەژنی قورباندا جموجۆڵەکانی ناو بازار زیاد دەکات وەروها نرخەکان گۆڕانکاری بەسەردا دێت. بزانین لەلایەن بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی و چاودێری نرخەکانەوە چۆن چاودێری ئەو نرخانە دەکرێت وەروها چۆن کۆنتترۆلی نرخەکان دەکرێت لە بازاردا. گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ بەڕێز کاک سۆران غەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی. کاک سۆران زۆر بەخێر بێت. کاک سۆران لێسەدا پلان و بەرنامەتان چییە بۆ نزیکبوونەوە لە جەژنی قوربان؟ بەڵێ پێشێکی سڵاوتان لێبێ ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەموو ساڵێ پێش مانگە ڕەمەزانیان پێش جەژنی قوربان نرخی سەرجەم شمەک و کاڵا پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان وەرەگیرێ بۆی لەم چەند ڕۆژەیە ئێمە بەراوردی نرخەکانەکەین و هەچ کەسێ هەستێ بە گرانفرۆشی یان نرخ بەرز کاتە بە هیچ هۆکارێک ئەوە ئێمە بڕیاری تایبەتمانەیە لەم ڕۆژانەیە هەڵەسین بە داخستنی شوێنەکانیان. ئەوە بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا هەندێک لە دوکانەکان هەستان بە بەرزکردنی نرخەکان ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەستین بە داخستنی دوکانەکانیان. ئێوە ڕۆژانەت ئەو چاودێری دەکەنەوە ڕۆژان لە ڕێگە لیژنەیەک و سەردانی بازار دەکەن؟ ئێمە هەموو ڕۆژێک بەدەر لە بوونەوە و مناسبە و شتەکان هەموو ڕۆژە لیژنەکانمان لە نوێی بەیانی و دەرەچێ بە پێی وەرک و وەرتی کە هەیەە بۆ نمونە دابەشەکردن بەسەر گەڕەکانە یان ناوازارەکانە و دوای لە کاتی ئەم بۆنانەیە ئێمە لیژنەکانمان چڕتە دەکەینەوە لە ئێوارانە لە شەوانە خۆتان نەزانێت سەرجەم و جۆڵێکی زۆری شەوان لە ناو بازارەکانە بۆی هەم کۆنتترۆلی بازارەکان کرد هەن لەلایەن ئێمەش و هەم لەلایەن لیژنا بەشەکانیشەوە. زۆر باشە کاک سۆران.
قەیرانێکی دارایی هەیە ینی هاوڵاتی ڕەنگە گیرفانی پڕ نەبێ و پێشی خۆشە لە بەرە جەژنانە ینی تەواوی و خواردنانەی پێویستە هەبن ئەمە ژوا دەکات بە شوێن زۆرترین هەرزانترین و کەمترین نرخا بگەڕێ زۆر جار دەبینین کۆمەڵی خواردنی کوالیتی خراپ ئایا ئیتر مەزدەڕەکان لەکوێوەیە بە قاچاغ هاتوون لە مەغزانەکانە هەڵگیراون و ماونەتەوە دەخێنە بازارەکانەوە ئێوە چۆن مامەڵ لەگەڵ ئەم حاڵەتانە دەکەن سەرجەم ئەو شمە و کاڵانێکی تا هەرێمی کوردستانە و شاری سلێمانیەوە هەمی پشکنی بووە کرێ لە مەرزەکانە ئێمە وەکو ئەو شمەکانی کە پێداویستی جەژنن وەکو نقڵ و نەستەلە و چەرەسات و قەیسی ئەم شتانە ئەمانە هەمووی ئەبێ کاچی لەو شوێنانەوە ئەبێ هەم پشکنەکەی پێبێ و دوای ئێمە ئەگەر گومانشمان هەبوو لە هەج مادێکی خۆراکی لە نەک ئێستا لە کاتەکانی تریشە ئەو ئێمە سمپڵ وەرەگیرێتەوە لە سەررجەم ئەو موادانە و دوای موادەکان حیز دەکرێت تاو کاتی پشکینەکەی بۆ دەرەچێت هەچ کاتە پشکینەکەی بۆ دەرچوە ئەگەر شیا و بەخواردن لەلایەن هەڵی خۆبارەسی تەندروستی و پشکینەکانی بۆ کرد ئەوە ئێمە وڵایەکەن لە بازارەکانە ئەگەر دەر نەچوو ئەوە ئێمە هەڵسین بە تەلەفکردنی کەلیژنێکی تایبەتمان هەیە لە تانجەوە هەڵسی بە تەلەفکردنی ئێوە هیچ پلانێکتان هەیە کە لەم قەیرانی دارەیەک وەکو هاوکارم ئاماژەی پێکرد کە نرخەکان کەمێک ئەرزانتر ببێ بۆی ئەوەی لەم ماوەی پێشوە کە دۆلاریش بەرز بوویەوە نرخی دینە بەرامبەر بە دۆلار کە بەرز بوویەوە ئێوە هیچ پلانێکەیە کە ئەو شمەکانی کە نرخیان بەرز بووەوە لەم جەژنەدا لەبەرەوەی کە بەم بارودۆخەدا کۆمەڵێکیان هەرزان بکرێت خۆی ئێستا هەندێک بە هەنزا بازارمانێ لە شاری سلێمانەکە ئەمە جگای دەستخۆشیە سیرەکەی نرخەکانە لە نرخی جملە کەمترە یعنی ئێمە لێرە و دەستخۆشیان لێکەین چەنە هەرزان بازار کراوە لە شاری سلەیمانیە کە ئێمە ڕۆژانە سەرپەرشتیانەکەین چکە هەچ کوێنێک کە داشکان نکات یەتە لای بەڕێوەبەری چاودێری بازرگانی ئێمە لیژنەی تایبەتمانێ ئەنێرین بۆ شوێنان بزانین ئایا ئەم داشکانە واقعیە ینی هەل لە خۆی و نایکات چکە ئێمە ئەو نمونانی کە هەیە بۆ نمونە 20 ئایتم داشکانی بۆ کراوە ئێمە سەرجەم ئایتمەکان لەگەڵ کاشێرەکە بەراورد یەکەینەوە بۆی بزانین تەواوە ئەو کاتە کازانیمان تەواوە ئەو داشکانە ئەوە ئێمە ئەڵین دەستکە بە فرۆشتنی شتم و کاڵەکانتان هۆچ کەسێکیش پابندی ئەو ڕێنمانە نەبێت کە ئێمە هەمانە ئێمە هەڵەسین بەکار یاسایی لەگەڵیانە زۆر باشە کاک سۆران ینی نازانم ئەمەشێتە چوارچەوەی کاروباری ئیداری بەڕێستانەوە یانە کە دەچیتە ناو بازار بۆ نمونە چەرەسات لە شوێنێکی کیلۆ بە 14000 لە شوێنێکی کیلۆ بە 13000 هەر هەمان بۆ نمونە گەزۆ با بڵێن یان گازۆیان فستاقیان هەر بابەتێکی تر بادام ینی ئەم بەرزی و نزمیە ینی بۆ وایە لە کوالیتیەکەیەتی لە کابرا هەر بە ئارەزوی خۆیەتی ئێمە وەکو ئاماژەم پێ جیاوازی نرخەکان وەرەگرین ئێستا هەر لەم هەفتەی ڕابردوودا هەند چەرەساتێک لە شەقامی کاگەحمەی شێخ لەبەر لەسەر ئەو قسەی تۆ کە بۆ نمونە هەندێک لە مادەکانی گران فرۆشی و قسە بەداخستنی چکە ئێمە سیرەکەین لە شوێنەکە بۆ نمونە علی بابا بە 4500 ئەو نسبی 8000 دینار یعنی عینەن چەرەسات و عینەن شتا لەبەرەوە هەندێک مادەشمان هەیە بۆ نمونە جیاوازی هەیە سا بۆ نمونە چەندها جۆر فستقمان هەیە فستقی ئەنتابمان هەیە فستقی ئەکبەریمان هەیە ئەمانە هەبێ بە هەمووی بە پێی نرخەکان جیاوازی هەیە بۆ نمونە لە 20000مان هەیە 25000مان هەیە 18000مان هەیە فستقیشمان هەیە بە 10000 ئەمانە هەمووی پێی کوالیتەکەی ئێمە ئاگاداری نرخەکانی لەبەرەوە هەچ کەسێ وەکو ئاماژەم پێە ئێمە ئەو لیژنەی نرخەمان کاشێتە ناو بازار و لیژنەکانیش بەراوردی نرخەکانەکەین بزانین عینەن ئایتم عینەن کوالیتی لە دوکانێک ئەوە دوکانێک فەرقی هەیە یەکسەر هەڵسین بەداخستی شوێنەکەی کاک سۆران لێسەدا دەرفەتێکی لەوانەی باش بۆ بەشێک لە بازرگانان کە هەندێک خۆراکی ماوە بەستەرچوو بخەنە بازار و یاخود بڕوارەکەی بگۆڕن ئێوە چۆن چاودێریەوە دەکەن بەڵێ ئێمە هەم لە گەنجینەکانەوە دەست پێەکەین لەجارە لاو مازار وەرلیژ نشمانێ بەس ئێمە گەنجینەکان کۆنتڕۆڵێکی تاوامان کردووە چکە سەرجەم ئەو گەنجینانە و خواردنانە لێوە چێتە ناو بازارەکانەوە ئێمە کە کۆنتڕۆلی گەنجینەکانمان کرد بێخەمە بین لەوەی کە لە ناو بازارە کێشەکان زۆر هەبێ خۆتان نەزان دوای ئەوە لە ناو بازارەکانە ئێستا ئێمە سەرجەم فرۆشیارەکانمان ئاگادار کردوێتەوە خۆتان نەزان ئێستا زۆربەی ئەو چکلێتوانی کە هەیە هەڵە ڕێژرێ لە سەر هەرمانە بێ لەسەر یان دوکانەکان بێ ئێمە پێمانوتن ئەبێ ئەو کارتۆنەی کە ئەو چکلەتی تیا هەیە لێ هەبێت چکە بەراورد یەکەینەوە ئەگەر ئەوە نەبێت دەزەگرین بەسەرە یا ئەو فاسۆلیا و ئەو نیسکە و شتێک کاڵە ڕێژرێ ئەبێ هەم گونەکەی مەوجود بێ هەم ئەو بەرواری کە هەیە لە سلیانە هەبێ ئەگەر نەبێ ئێمە دەزەگرین بەسەریە بەس کاک سۆرانیانی من هەروی خۆشەویستم ئەوت لێ بپرسم بۆ نمونە دەچیتە ناو بازار لای مزگەوتی گەورە بۆ سەرەوە ڕەنگە بەتایبەت لە دیاریکاوی سنووری کاری ئێوە لە شاری سلێمانیە وەزەکە زۆر گەرمە یعنی ئیتر قسەی ناوێت کە زۆر گەرمە کۆمەڵی خواردنیش تەسەوەر ناکەم بەرگی ئەو پلە گەرمیە بگرین لەسەر ئەو جادەیە لەسەر عەرەبانەکان هەبن هەڵبەت ئەمە بۆ نییە بڵین ڕسقی ئەوانە ببڕین تەندروستی
ئەی چۆن ئەمە مەسەن ڕەچاو بکرێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانە بەڵێ ئێمە ئێستا ئەو لیژنەیەمان هەیە خۆتان نەزانن ئێستا سەرجەم لیژنەکانمان بۆ نمونە لەسەر ئاو و لەسەر شەربەت و لەسەر ساردیوانە ئێستا بڕۆ سەربەری زۆر بە هەموو مارکێتەکانی شاری سلێمانی ساڵی پار هەمووی لە دەرەوەدانرا ئێستا بە هیچ شوێک لە دەرەوەدانراندێ بەمەستی پرسیارەکەی تۆش ئەوەیە بەڵێ ڕاستەکەی لە ناو لای مزگەوتی گەورەوە بەداخەوە ئێستا لەبەر ئەوەی لە دوای نیۆڕانەوە ڕێگادراوە بە هەندێک هاوڵاتی کە ئەو جۆرە کاسپیانە بکات بۆ نمونە لەبەر بژێوی ژیانی خۆیان بەس ئەکوێتەوە سەر هاوڵاتی ینی هاوڵاتی خۆمان ئەبێ وشیار بێ لە کڕین ئەو مادە خۆراکیانە تۆ بچۆ سوپەرمارکێتێکەوە بچۆ مینی مارکێتەکەەوە سیرەکەی بە شێوەیەکی تەندروست سەرجەم وادە خۆراکیەکانی دانراوە هەم لە شیرەمەنی هەم لە بابەتەکانی وشکە ئەمەوە کە کاوڵاتیان ئێستا بە شێوی بەرچاوتر ڕووکەن ئەو شوێنانە ئێمە وەکوتۆ ئاماژوپیا ئێمە نابینە باعیسی ڕسقی ئەوان بەس ئەکوێتە سەر وشیاری هاوڵاتیان ینی خۆمان نمانوێت ئێستا دەرەجی حرارە لە 45 یا لە سێ ئەمەوە کات کەم زۆربەی ئەو بەها خۆراکیانی لەو مادانە هەیە نامێنێت بەڵێ نامێنێت کاک سۆران کۆمەڵێک فرۆشیار هەیە هەر لە بەردەم مزگەوتی گەورە بۆ سەرەوە ئەسەر عەرەبانەکان خواردنیان داناوە ئەمە چۆن چاودێری دەکرێت کە نرخەکەی زۆر هەرزانە پێم وابێت زۆر جار ئەو ماوەدانە بەرواری بەستەچوونەکەی نزیک بۆتەوە ئەمانە چۆن چاودێری دەکرێت هەر بەدەر لە جەژنی ڕۆژانی دیکەش چاودێریان هەیە بەسەریانەوە بەڵێ خۆی ئەو شوێنانەوەکو عەرزێکی تایبەتی لێ هاتووە ئێمە بۆی هەموو هاوڵاتیان ئاگادار بن بۆ نمونە هەر ڕۆژێک کە چینە و شوێنانەوە ئەو بەرواری کە هەیەی بۆ نمونە ئەگەر ئیمڕۆ تاو بووێت تا 12 شەوەمان نییە بگرین چکە ئەبێ ئەو ڕۆژە بە کاملی تاواوکە لەبەر ئەوە هەج مادەری خۆراکی کێمە دەستی بەسرا بگرین ئەبێ ڕۆژێکی بەسەرا چوو بێ هەفتێکی بەسەرا چوو بێ اینجا توانین دەست بەسرا بگرین ئەوان هەمووی عەرزی تایبەتە شتێکی احتیاجیە لە شوێنەکانیشا هەیە لەبەرەوە ئێمە وەکو خۆمان چەندها شوێنیشە بۆ لێو کار لەو شوێنانەیە کە ئێمە دەستمان کردو بەسەر موادی خۆراکیەکانە لەبەروی هەستاون یان بەلێکردنەوەی بەروارەکەی یا گۆڕینی بەروارەکەی خۆی بێگومان یعنی لە هەموو پێما بێ لە هەموو شارە پێشکەوتەکان و هەتا مارکێتەکانی لەو بابەتانەی کە تۆزێ تەمەنیان کەم بڵێتەوە عەرزێکی سەرعیان بۆکەن بۆی نامێت شتێکی خراپ نییە مەستێکی باشە بەڵام ئەسلوبی دانانەکەی و وەروەها پارێزگاری لێکردنەکەی تۆزێک بەڵێ من ئەماژەم پیانی بەداخەوە تۆ لەسەر عەربانێکە ئەیکڕیت ینی ئەبێ تەسەوری وشکەی کە هیچ بەهایەکی خۆراکی نەماوە ینی بتوێنە توێچکە توێ سێماچینە مارکێتەکە و سیرەکەی دەرەجی حرارەکەی لە 18 لە 7 لە 20 ئەو مادە خۆراکانی کە توی کڕی هەمووی بە شوێکی تەندروست هەڵگیراوە ئێمە وەکو ئاماژەم پێ ئێستا نە شەربەت نە دۆ نە ئاو نە هیچ شتێنیان لەبەر مارکێتەکانە بمێنێتەوە چەندها شوێن هەداخراون لەبەرەوەی پابەندی و ڕێنمایان نەبوون لەبەرەوە سەرجەم هاوڵاتیان ئێستا پێویستە ئەو شاریان لا دروست بێ کە ئێمە مانوێ نەمانوێت تۆ چی شتێکی تەندروست کڕی بۆ ئەوەی ئەو مادە خۆراکی کە تێهاتی بەهاکانی بمێنە بوت کاک سۆران لەو لیژنەی ئێوە نوێنەری دیکەی تێدایە کە بۆ نمونە زۆر جار کێشە و گرفت یاخود دەمەقاڵە لە نێوان کڕیار و فرۆشیارە دروست دەبێت ئێوە هیچ لەو لیژنەیە کەسێکی مەسەلەن ڕێخەری ئەوە بێت یاخود چارەسەری و کێشانە بکات ئێمە هەچ هاوڵات سکاڵایەکی هەبێت لە هەر شوێنێکا بێ یەتە بەڕێبەرایەتیمان نووسراومانایەتێک چکە خۆتان نەزان ئێمە بێ بەپێی ئەو سکاڵانەی کە هەیە بە دواچوونی خۆمانەکەین جاری وایە ئێمە چەند سکاڵاشمان بۆ دووبەرداچوونمان بۆ کردووانە بووە لەوانەیە غەرق شخصیەکە بێت لە بینی ئەو کەسانەیە لەبەرەوە ئێمە هەردوو لە ئەهینە بەڕێبەرایەتیمان هەم فرۆشیارەکە و هەم کڕیارەکەش بۆی لێکۆڵینی بکەین لەو کێشانە ئەگەر زانیمان بەڵێ وایە ئەوە ئەو حەقیقە هەیەی ئەو کڕیارە بۆ ئەجێڕێتەوە و دواسای ئەو شوێنە ژەدرێت لەبەرەوە ئێمە هەر شوێنە سکاڵای هەبێت لەسەری ئێمە پسڵی سەرپێچی بۆ بکەین و ئەبێ ئامادە بێت لە بەڕێبەرایەتیمان ئەگەر زۆر جار فرۆش کڕیار هەڵبخەڵەتێنرێت هەنەرە بێت لە ئێوە سکاڵەتەوە هەمانە بەڵێ ئێمە هەمانە چەنا کەس هەبووە بۆ نمونە چۆ تەلەڤیزیۆنی کڕیوە چۆ بۆیلەری کڕیوە چووە تەنکی کڕیوە ئەمانە هەمووی هاتوودە لای بەڕێبەرایەتیمان سکاڵایان کردو لەسەر ئەو شوێنانە ئێمە چوین پسڵی سەرپێچیمان بۆ ئەو فرۆشیارە کردووە و دوای ئەو کە لێکۆڵینمان کردووە ئەو بڕزیایی کلی وەرگیراوە بۆ نمونە پارە بێ لا شتێکا بێ ئێمە ئەو بڕەمالی وەرگرتوێتەوە پسڵی سەرپێچی بۆ شوێنە کراوە غرامەکراوە زۆر باشە کاک سۆران کۆمەڵێک مارکێت یاخود دوکانی گەورە لە ناو یەکە نیشتێجێبوونەکان واتە شارەکانەوەی بۆ نمونە هەمانە حرەمێکی حرەمێکی دیاریکراوی خۆیانەیە یعنی من چەند شوێنێکیان سەردانم کردو زۆر بە وازحی هەست بەوە دەکەی کە نرخی کۆمەڵێک بابەت لێرە هەیە 250 هەیە 500 گرانتر ینی لە هەموو بابەتەکانە هەستی پێ دەکەی بۆچی ئێمە وایە ئێوە هیچ تەنسیقتان لەگەڵ ئێمە چەندها شوێن هەیە لەو مارکێتانی کە بەڕێزە باسە کرد هەمویان داخستمان بۆ کردو بەدەر لەوەی لە غەرامە کراوە ئێمە ئاماژەمان بۆ داوە ئەو خوشک و برا بە ڕێزانی کە لەو ستیانیا دانیشتون هەر سکاڵاکیان هەبوو بێ ئێمە بەدەنگیانەوە چوین
و دوای ئەو لیژنەکانی ئێمە چوون هەر بۆ نمونە لەم هەفتەی ڕابردوودا لەو ستیانەی کە هەیە ئێمە پسڵی سەرپێچیمان بۆ کردوون و دوای وەسلی عەلومان پێهێناون بۆ نمونە لە سەوزە و میوەکانیان کە گران فرۆشیان کردووە کاری یاساییمان لەگەڵ ئەنجام داون. ئەوە جێگەی دەستخۆش کاکسۆر لەگەڵ ئەوشدا بەشێکی دیکە لە نێو هەر مۆڵەکانە بوون قاوەخانەیەکە یان ئەو بابەتانەیە جاری وایە قاوەیەک دەخۆی نرخەکەی 5,000 ئەوە نیە پێێتەوەیە داژەنیشی خۆتۆ نابێتەوە ئەمە چۆن ئێوە چاودێری ئەو بابەتانە دەکەن؟ بەڵێ ئێستا مەسلەی ئەو کافتریا و ڕێستۆرانت و ئەو شوێنانی کە هەیە لە مۆڵەکانە یان لە شوێنەکانی ترە پلەبەندی کراون ئەوانی کە 4 و 5 سێرەیە نرخەکانیان زۆرە بەپی ڕێنمایەکانی گەشت و گوزار و ئێمەش هەم سەرپەرشتیانەکەین چەندەها پسڵی سەرپێچیمان بۆ کردوون و دوای ئەوەش ینی شوێنەکان ئەوان کرێکی زۆر گرانەیەن بەو خاوەن مۆڵکانە ینی ئێمە شوێنمان هەیە بلاوی ناێنین مانگی 40 وەرەقە 50 وەرەقە ئەیە سێرەکەی کەسێکەچی ئاوێگە خواتەوە ئاوەکە 500 دینارە ینی شوێنمان هەیە سکاڵای لەسەر بووە کە کەسێک چوە لە بەیانیەوە تا نیۆڕۆدانیشێک ئای خواردێتەوە مێزێکژی داگیر کردووە ینی زۆربەی شوێنەکانیشمان هەیە کە ئێمە پسڵی سەرپێچیمان بۆ کردوون و کاری یاساییمان لەگەڵ ئەنجام داون بەس ئەوەیە نرخەکان هاوڵاتی بۆی هەیە مینۆکە وەرگێ پێشەوەی دانیشێ مینۆ هەیە سەیری نرخەکان کە چکە خۆ دەزانی جاری وایە تۆ بەپی ئەوەی کە لە گیرفانتایە ئەو پارێ و پێنیە بچیت لەو شوێنانە ئەو خوارد و خواردنوانە بخۆی ئەتوانێت نەچێتەوە شوێنانە و دوایەوە شوێنی تریشمان هەیە بۆ نمونە لە پلەبەندەکانە یەک ئەستێرە و 2 ئەستێرە و 3 ئەستێرە ئەمانە نرخەکانیان بە شوێکی بەرچاوتر دابەزین بخەبوو فرۆشیار سکاڵا تۆمەر بەڵێ بۆ پسڵی سەرپێچیشمان بۆ کردو و وەقەرامەش کراوە بۆ هەنی سکاڵا لەسەر کڕیار تۆمار کاشتی وان هەبووە بەڵێ هەمانە سکاڵای کردووە توێتی کەسێکاتوە بوو نمونە تا نیۆڕۆ دانیشتووە ئاوێکی خواردێتەوە خۆی ئەوەش گرفتە ینی گرفتە ئەنی تۆ شوێنێک 40 وەرەقە 50 وەرەقایە مێزێکی لێ داژیرەکەی خۆ دەزانی خۆ ئەویش پێویستی بە فرۆشیارە بە کڕیارەوانە ئەمانە هەمووی دەورە بینێ بەس بەعام شوێنەکان ئێستا بە شوێکی بەرچاو ئێمە لە کۆنتترۆلی ئێمەیە لە بەرەوەی هەم نووسراویشمان هەیە بۆ ئەوەی سەرپەرشتی و شوێنانە بکەین و دوای ئەوەش هەندێک شوێن هەیە هەر بە سروشتی خۆی لە شوێن لە عالەمە وایە 4 و 5 سێرە گرانە مانو نەمانوێت ئێستا تۆ بچۆرە وڵاتانی تریشەوە یان ئێستا شاری سلەیمانی بەراورد کە بە شارەکانی تر زۆر هەرزانیە ئێمە کەسمان هەیە کێتەوە لە بەغاوە ینی گەشتیارمان هەیە کاتەوە من لێم پرسی و توتی ئەو شەرزانی لە شاری سلەیمانی هەر لێک شوێنی ترانیە ینی برنج و شلێکی سادر شاری سلەیمانی بە 3000 لە بەغا بە 7000 خوزیێ لە شاری بە 1.5 هەیە ئێمە باسی شوێنە بەڵێ خۆزیمان هەیە ئێمە دوژە خۆزیمان هەیە بە 8,000 12,000 لە بەغا بە 27,000 کیلۆ ماسی لێرە بە 8,000 لێ بە 20,000 ینی لە چاو شوێنەکانی تریشە لە هەولێر لەمانە شاری سلەیمانی ئێستا هەرزانترین شارە کە ئێمەوەکو بەدواچوونەوە بۆ کردو بەس یەک شتی ژێ لێرە شتەکە تۆ زێکسان بۆتە لێم موچەکەیان باشە و لە کاتی خۆی هۆریەگرن و ئەوە دەوری هەیە بڵێ بەس هەم بتوێ نەتوێت تو ئێستا کەسێکە چێ بۆ شاری بەغا سیرەکەی ینی تووشی سەدماوێ کاچێ سێرەکە بەو شێوەیە ینی تۆ شیشە گۆشت خۆی بە 8,000 دینار زۆرە ینی ئێمە بە 3,000 و 2,000 لە شاری سلەیمانی مەگە 4 سێرێ بیا بە 5,000 بە 4,000 بێکمان ڕاستدان بۆ ڕاستیانی بەڵاستی لە شاری سلێمانی نرخەکان هەنێکیان زۆر گونجاون ئیتی لە هەنێشوێنیش بەس من تێبینیەکیان پێشنیارێکیان ڕەنگە هەبێت وەکو ڕێنمایەکیش لای خۆتان هەبێ کە مینۆیەک هەبێت یاخود نرخەکان هەبن منی هاوڵاتی تێناکەم دەچمە مارکێتێک یاخود لە سەربانەیەک دوکانێک لە مۆڵێکە ئەگەر نرخەکان هەڵبواسرێن من گیرفانی خۆم و نرخەکە بەراورد دەکەم و تووشی سەرێشە نام بەڵام گرفتی زۆر هەیە توانم بڵێم 150 دوکان و بازار و مۆڵ و مارکێتەکانی کوردستان تا شتەکە نەبیتونی دەستکاژێرەکە نازانێ باچن ڕەنگە لەو کاتەش فرۆشیارەکە نتوانێت بیگەڕێنێتەوە یاخود تووشی گرفت ئێمە بەڵێ من حەزەکەم ینی جەولەی مەیدانی بکەن بە سۆپەر مارکێت و شتەکانی شاری سلێمانیە ینی بڕۆ ئێستا شوێن هەیە 5,000-6,000 ئایتمی هەیە هەمووی نرخەکە هەڵواسراوە ئەمە شتێکی زۆر باش ینی ئێمێکی لە ئیشەکانی ئێمە بن نرخ هەڵواسری و ئەماژشم بۆشدا نرخ و ڕەفە لەگەڵ کاشێرە ئێمە بەراورد دەکەین ینی ئێمە عشوای کاچینە سۆپەر مارکێتێک خۆ دەزانی دوو عەربانە شتە بین هەمووی نرخەکان و نووسنەوەی لای چاودێرەکان دوای ئەوە کەی لە کاشێرەکە بەراوردیەکات ینی شوێن هەبووە کە ساینسێرمان کردووە لەسەر کاشێرەکە نرخێکە لەسەر ڕەفەکە نرخێکە بە بڕی 1 ملیۆن ناغرامە کراون ئەو شوێنانە لەبەر ئەوەی ئەوە فێڵەکە لە هاوڵاتیەکرێ و دوای ئەوە هاوڵاتی ئێستا و زۆر وشیار لە شاری سلێمانیە ئێمە چەنەها وەرەقی نرخەکانمان بواتۆتەوە کە بۆ نمونەشتی کڕیوە نسیوتی لەمایە غەدرم لێکراوە ئێمە چون سیرەکەین بالفعل وا بوو کە ئەمە جگای دەستخۆشی بە وڵاتانی شاری سلێمانی کە ئێستا ئەگەر 250 نەرزیان لێ بسەندرێ پەیوەندیمان پێواکەن کاکسۆران بەشێک لە ڕێستۆرانتەکان
ئەوانەی کە زۆر ڕاقی ئەوەن ناوی خواردنەکان بە ئینگلیزیە نووسن و نرخێکی زۆری هەیە ئەمانە زۆر جار ئەو کەسێک کە داوایە کە نازانێت تایەتە بەردەمی تۆ هاتوویتە ناو ڕێستۆرانتەکە ئەمە تا چەند گرنگی پێدەدەن لای ئێوە کە ئەو خواردنانی کە هەیە بە کوردی یاخود بە چەند زمانی کە هەبێ نەکەر بە ئینگلیزی بەڵێ یەکێ لە مەرجەکان کە ئەو مینۆی کە هەیە بێ بە هەر سێ زمانەکە لەسەری بێ بۆ نمونە هاوڵاتەی گەشتاریت خەرک وڵاتی ئەوروپایە یا عەرەبە ئەمانە ئەبێ ئەو نموینۆیە هەم بە کوردی هەم بە عەرەبی بە ئینگلیزی لەسەری نووسرا بێ بۆی ئاشنا بێ بۆ نرخەوە جۆ و نرخەوە ئەو خواردنەشی لەسەر هەبێ وێنەکەی بەڵێ ئەمە یەکێکە لە ئیشەکانی ئێمە ئێستا بڕۆ هەموو شوێنە ڕاقەکانی شاری سلەیمانیەوە ئەو میوانی کە هەیەە هەمووی بەرامبەری نرخەکان نووسراوە جۆری خواردنەکەشی تیا هەیە و بە سێ زمانیش هەیە عەرەبی هەیە کوردی هەیە ئینگلیزی هەیە بەڵێ ئێمە پێڵین بە هیچ شێوەیەک ئیش بە مینۆیە ناکەی ئەگەر هەر سێ زمانەکەی تیانە بێ لەبەری خۆتان نەزانێت ئێستا مانوێ نەمانوێ گەشتارێکی زۆر ڕووی شاری سلەیمانی کردووە بۆ ئەوی بتوانن ئەو خواردنی کە داوایە کەم بزان هەم نرخەکەی و هەم ئەو پێکاتی کە لە خواردنە هەیە زۆر باشە کاک سۆران دیسانەوە بابچین سەر بابەتی بەرەوجە ژەنەڕۆین لە بازاڕەکانی کوردستان من نازانم تیجاری و ئەوان نیم نازانمە شتێکی باشە هەبێ یا خراپە بۆ نمونە برنج سیرکەین یان ڕۆن سیرکەین نوعەتێکی زۆر لە بازار هەیە یعنی بە ئەنواع ناوی جیاواز و بە ئەنواع کۆمپانیای جیاواز نرخەکانیشان تا ڕادەیەک نزیکی لە یەک و باش و خراپی ئەمە شتێکی باشە بۆ بازاڕیانی وەکو بەڕێستان وەکو لە بواری تیجارەت وانە سەر لە شێواوی دروست ناکە یاخود بە پێچانەوە تا بابەتەکان زۆرتر بن باشترە خۆی ئەوەی کە بابەتەکان کە هەیە بەکاربەر دیاریەکات یعنی ئێستا تۆ بڕۆ لە شاری سلەیمانیە چەندها جۆر برنجمان هەیە لە دەوری 200 ئایتم برنجمان هەیە یعنی هاوڵاتی خۆی ئەزانێت چی بەکارهێنێ یعنی ئەمە شتێکی زۆر نڕماڵە کە منافەسەیەکە بێ لە باش لەشتی باش و لە کوارتی باش و لە نرخێکی هەرزانە کێمە دەستخۆشی لۆ برا بازرگانە ناکەین کە ئێستا لە چەندها وڵاتەوە هەڵساون بەهێنانی ئەو جۆرە شمەکانە ئێستا ئێمە ساڵانی ڕابردوو ئەوەی کە تەمەنێکی هەبێت تەنها یەک جۆر برنجمان هەبوو برنجی ئەمریکی بوو یا برنجی تایلەندی بوو ئێستا بڕۆ جۆرەها برنج هەیە لە ئۆرگواییمان هەیە لە تایلەندیمان هەیە لە سینیمان هەیە لە میسریمان هەیە لە هەمانە هەموویە لە بازارەکانە هەیە و هەمووشی بە کوالیتیە لە ناوهەرێمی کوردستانەوە و سەرجەمیان پشکنی بۆ کرێ لەبەر ئەوە زەیتمان ئێستا بڕۆ جاران هەردێت تەنها هەرتەلەکەی ڕاحیمانە بوو کانڕۆنی ڕاعی هەیە لە شاری سلەیمانیە ئێستا بڕۆ چەندەها زەیت و چەندەها ڕۆن کە هەیە لە ناو شاری سلەیمانیە دۆشاو بە هەمان شێوە سابوون لەبەرەوە سەرجەم ئەو بوارانی کە هەیە بمانێ و نەمانێ ئێستا هەرێمی کوردستان بەڕووی جیهانە کراوەیە و دوای ئەو جیهانی عەولەمەیەش کە هەیە بۆ نمونە خۆتان نەزانن ئێستا بە کلیکێ چەندەها ئایتم یەتە بەردەستی و کۆنتاکەکە لەگەڵ ئەو شەریکانەیە و کە بەپێی ئەو مواصفات و بەپێی ئەو کوالیتی بێتە ناو هەرێمی کوردستانەوە کاک سۆرانەوە کاراسانیتان کردو یاخود ڕێنماییتان هەیە بۆی کە کێبڕکێ لە نێوان بازرگانەکان دروست ببوویتە کاریگەری هەبێت لەسەر داوازانی نرخەکان من ئاماژەم پێ ئێستا سەرجەم ئەو بازرگانەی کە هێنا لە هەرێمی کوردستانە موادی خۆراکیێنن خۆیان بازارەکەی وای لاتەوە بازارێکی ینی ڕکابەری دروست بۆ لە بینیانە هەمووی هەڵەسێ بە ڕیکلامکردن بۆ موادەکانی و من ئاماژەم پێ بەکاربەر ئەو موادانە بەکارێنێ و ئەوەتانێ تحدیدیگە بۆ نمونە بەڕێزە برنجەکە خۆی یا دۆشایەکە خۆی سامەکەی ئەزانی چییە ینی کەچکی شێگێدە بۆ ماڵتان ئەزانێ ئەڵێ ئەو برنجە لەو جۆرە و لەو جۆرەیە لەبەرەوە ئێستا ئەو منافەسەی بە شێوەیەکی زۆر باش لە ناو شاری سلەیمانیا هەیە و سەرجەم ئەو مادانشی کێ لە ناو شاری سلەیمانی و هەرێمی کوردستانەوە هەمی بەپێی کوالیتی و بەپێی مواصفاتی عێراقیە زۆر باشە وڵا بابەتێکی پرسیارێکی ترم بە مێشکە هات ینی بەم گڵۆپانەی سەری خۆم بیرکۆتەوە زۆر جار ئەمەش لە چوارچێوەی پێم وایە بە ئیشی داریەوە گڵۆپێکە کڕی دەست عازیاتر ئیش ناکە ینی تەواو کوشێتەوە یا کزە بێت تێگەچێ ئەمانە ئەم گرفتانە خەتای بازرگانەکانە یا چیش کە شتەکە کوالیتی خراپبووی تر تۆ مەجبوری نازانی خۆمەوەکو شوتین یا قاژێکی بزانین لە ناوە چیە چاودێریەکە لە سنوورەکانەوە بێت کە بەڵێ لە ئەوانە ئەکەوێت سەر ئەو برادرانەی کە لە کوالیتی کۆنتترۆل لە مەرزەکان پشکین بۆ سەرجەم ئەو موادە کارەبایانە ئەکەن ئێمە هەر لەسەر مەسلەی موادە کارەبایەکان چەندەها سبلێتمان گرتووە چەندەها تەلەڤیزۆنمان گرتووە بۆ نمونە تۆ تەلەڤیزۆنێک ڕی شاشەی 42 سێرەکەی کە کاسمان کردو 38 دەرچووە 55 48 دەرچوو ئەمانە بەڵێ ئەوە هەمووی دەستی بگیراوە بەسەرە و پسڵی سەرپێچیان بۆ کراوە و تەلەڤیش کراون یعنی چەندەها جۆر تەلەڤیزۆنمان هەبووە بەس خەریتەکەی شاشەکەی نەوەی بووە خەریتەکەی نەوەی تر بووە غەسالەمان گرتووە بە 9 کیلۆ پێ فرۆشراوە 7 کیلۆ بووە سبلێتمان کڕیەوە تەنونی بووە تەن بووە ئەمانە هەمووی دەستی گیراوە بەسەرە ئەو گڵۆپەی بەڕێزی باسێکەوە لە زەمان لە چەند ساڵ لەمەوە پێش بوو ئێستا هاوڵاتی وشیارە کە مادە خۆراکی لەو مادانە ئەگرێ هەمووی بەپی ئەو زمانی لە سەرێتی ئێستا جۆرێک گڵۆپێکمان هەیە دوای ساڵێکیش بیبەرەوە بۆ دەگۆڕێ
یعنی بەڵێ نا ئێستا ئەمە هەمووی ئێستا خەڵک وشیارە من ئاماژەم پێ خەڵک ئەوە نەماوەکو ساڵانی پێش و شتێ بکڕێت و نەزانێت چییە لەبەرەوە ئێستا زۆر باشە من لێرەوە دەستخۆشی لە وڵاتانی شاری سلێمانیەکەم لەبەرەوەی بوونەتە چاوی زۆر دەستخۆشییان لەکەم من لێرەوە هاوڵاتیە نیشاری سلێمانی کە چاوی دووەمی ئێمن لەسەر جەمبوارەکانە ڕۆژانە ئێمە چەنەها سکاڵامان بۆیە کاوڵاتیان بەپێ ئەو ژمارە تەلەفۆنایی کە بڵاومان کردو ئێستاشان بڵاوەکەینەوە ژمارە تەلەفۆنانە بۆی هاوڵاتی ئاگادار بێت لە ئیشوکارەکانمان هەچ کاتێک لە شەوا بوو لە ڕۆژا بوو لە ئەسرانە بوو پەیوەندیمان پێ بکە ئێمە دەست بەجە تیمی تایبەت دەنێنین بۆ ئەو شوێنانە ژمارەکان ژمارە سەمان هەیە ئەمە جیتیسیە ڕاستەوخۆ پەرێندیمان پێواکەنەوە ژمارە 1970 ژمارە 1970 ژمارە 1970 ئەم چوار ژمارە لە خزمەتی هاوڵاتیان هەیە لە هەچ کاتێکا پەیوەندیمان پێ بکەن ئێمە دەست بەجێ ژنارین بۆ شوێنانە وێ ناونیشانتان بنێو کە ئەگەر ئەو شوێن ناونیشانەکەی بەڵێ بەڕێوەبەری چاودێری بازرگانیە و ئەم پەیجیشمانەی ئێمە لە پەیجەکانە ئێستا کە جێگای دەستخۆشی ڕۆژانە بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی بەڵێ ئەوە چەندەها سکاڵامان هەیە کە لێشۆ بۆمانێ ئێمە کارمەندی تایبەتی خۆمان هەیە لەسەر ئەو پەیجەیە هەچ سکاڵایەکە بە یەکسەر پەیوەندیمان پێ بکات و دەست بەجێ لیژنارین بۆ شوێنانە زۆر باشە کاک سۆران پەیامێک نار بۆ کڕیار پەیامت چی بۆ فرۆشیارەکانیش من لێرەوە ئاگاداریانەکەین کە پابەندی ڕێنمایەکانمان بن چکە ئێمە دەسەڵاتەکانمان هەیە هەم بە داخستن هەم بە سزادانیان بۆ محکەمە هەم بەبێ ئەو غرامەی کە هەیە لە بەردەستمانە لەبەرەوە ئێستا ئێمە ئەوی کە دەبێنیشمان کردووە کە لێرەشەوە دەستخۆشی لەوانیشکەین لەبەر ئەوەی ئێستا کاچینە شوێنەکانە و سێلەکی لە مارکێتەکە خام مارکێتەکە خۆی هەستاوە بە جیاکردنەوەی موادە کسپایەکانی لی نووسێ بۆ فرۆشتن نییە یانی لە شوێنەکە دایناوە کێ ماچین ئەمە جگەی دەستخۆشیە و دوای زۆربەی کۆمپانیا گەورەکانی شاری سلێمانی ئێستا کە موادێکیان نزیکی بەسەرچوونە بێتەوە خۆیانێن نسرایەک ئەیەن بە بەڕێوەبەرایەتیمان و ئێمە وەکو خۆمان لیژنەی تایبەت دەنێرین بۆ ئەو شوێنە و بارێکین و ئەوین بۆ تانجەرۆ تەلەفیەکەین کام دوو حاڵەتی ئێستا لە ناو شاری سلێمانی بە شێوەیەکی بەرچاو لەلایەن فرۆشیارەکان و لەلایەن برابازرگانەکانەوە ڕوویان لای ئێمە کەمە جگەی دەستخۆشیە لەبەر ئەوانش هەستەکەن کە ئەوەی کە لیژنەکان سەردانی و شوێنان ناکات و دەستگیرە بەسەرەوەیان بۆی پێشەوەی لیژنەکان دەست بگرێ بەسەریانە ئەوە خوان ئەو پەیامە گەێنن بە ئێمە و ئێمە دەستخۆشیان لێکەین پێشەوەی بەرنامەکەی دەرفەتمان نەما وەڵای من هەر فکرێک هاوبێمەشمە لەبەرەوەی لینکێکی زۆرتان لەگەڵ تەواوی مارکێت و شوێنە فرۆشیارەکان هەیە شتێکی خراپ نابێت سەرێشێکیش بۆ کەمە بێتەوە لە بریەوەی بیبەن بیسووتێن و ژینگەکە شتێکێکی و ماوادەکە شتێکێکێ ئێمە پێشنیارێکە کە بتوانن لە ڕێگەی ڕێکخراوێکەوە یاخود دامەزراوێکی تری حکومیەوە ئەو خواردنانەی کە با بڵێن چەند ڕۆژێکیان ماوە یانی تر ڕەنگە فریای فرۆشتن نەکەون ئەمەسم بخرێنە پرۆژەیەکی خێریەوە لە باتیەوەی مەسەن پارچێک لە شوێنێک ڕەنگە دە پارچە پسکیتی گەورە بێ بەڵام ئەگە دابشکێ بەسەر دەخانەوە دە ڕەنگە هەر ئەو ئێوارەیە بخورێت هەڵبەت ئەمە ئیشی هەنی وەکو پێشنیارێک بتوانانی بۆ لانی ئێمە بە پێ ڕێنماکان ناتوانین ئەو ئیشانە بکەین چکە خۆتان نەزان ئێمە ئەتوانێت ئەو مارکێتە بۆ نمونە ئەو کەسی کە و برابازرگانەی کە ئوشانیان ئەتوانن لەگەڵ مجموعەی کەسی ترە کۆنتا بکەن وەک لەگەڵ ئێمە نابێت لەبەری خۆ دەزانی ئێمە دەستدەگرین بەسەراسانیان بۆ بکەن ئێمە بە هەموو شێگار ئاسانیەکەین لە هەشت لە بەرژەوەندی هاوڵاتی و لە خزمەتی هاوڵاتیان نابێ وەکو بەڕێوەتی چاودێری بازرگانی ئاسانکاری بۆ هەموو کەسیەکەین هەم لە بازرگان هەم لە کڕیار هەم لە فڕۆشیار زۆر سپاس بۆ بەڕێز کاک سۆران غەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت زۆر بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود
کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵای زان دووبارە سڵاوتان لێبێت. مرۆڤ گەر بیەوێ کار بکات بە شوێن بەرفەتی کارا بگەڕێت ئەوە خۆیەتی بڕیار دەدا دەتوانێت و ئیش دەکات. دەبینین زۆر جار ڕێژەیەکی زۆر خوێندکاران یاخود لە پەیمانگا و زانکۆکان دەردەچن و بێئیش و بێکارن و کێشە و گرفتەیە. بەڵام ئەم جارە خوێندکارێک کەوا دەتوی زانکۆیە لە شاری هەڵەبجە، خانمێکی دەتوی زانکۆیە، ئەو بڕیار دەدات خۆی ببێتە خاوەنی کار و هەروەها پرۆژەیەکی هەیە. هاوکارانمان لەو بارەوە ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین، بینەری دەبین. شادیە دەرچووی زانکۆیە، یاریزانی بالەی پێشووتری سیروانی هەڵەبجە و چەندینیانی دیکەی سنووری پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانیە. لە دوای تاوکردنی خوێندنەکەی دوکانێکی خواردەمەنی خێرایی دامەزراندووە. باسی بیرۆکەی کارەکەی دەکات و دەڵێت بۆ ئەوەی پارەی خوێندنی زانکۆکەی دابین بکات ناچار بووە کار بکات و دواتر توانوێتی دوکانێک کە خۆی بەڕێوەی دەبات بکاتەوە. لە بەشی وەرزش بەشی ئێوارانی هەبوو ساڵانە بۆیە بڕێ پارە و تەسلیم کردایە. من بۆ ئەوەی ئەو پارەیە بۆ خۆم دابین بکەم هەستان بیرم کردەوە وتم با ئیشێت بکەم. سەرەتا پێشەوەی ئەم دوکانە دانێم لە چێشخانەکانە کارمە کرد. یعنی یەکەم ساڵ و دووهەم ساڵی زانکۆم من ئیشم کردووە. بە پارەی ئیشکردنەکەم توانیومە خەرجی خوێندنەکەم و بژێوی خۆم دابین بکەم. دواتر دوای ئەوەی ساڵی سێهەم کە هات بیرم کردەوە وتم بۆچی خۆم دوکانێ دانەنێم کە خۆم شتەکە فێر بووم و خیبرەم تێدا پەیدا کردو بۆچی هەڵنەسم دوکانێ دانێم. سەرەتا من بیرم کردەوە بەس ئیشی مقابلیات بکەم لە ڕێگەی گەیاندنەوە. یعنی خەڵک داوا بکات من مقابلیاتی بۆ حاضر بکەم بۆ بۆنەکانیان بۆ خواردنی ئێواران کەسێکەیە میوانی هەیە ئێستا ئەوەم هەیە. دواتر هاوڕێکمە بوو وتی خۆتۆ پیتزا زانی بۆچی فرنوشت تەرتیب نەکەین بە یەکۆ و تاوەکو بتوانی پیتزاش دروستکەی لە پاڵ مقابلیاتەکە. وردە وردە ئیشەکەمان گەورە کرد. سەرەتا بەس مقابلیات و پیتزام هەبوو ساڵی یەکەم. ساڵی دووهەم کە دوکانەکەم فراوان کرد هەمبەرگر، چیزبەرگر، کنتاکی، فنگر لەگەڵ فەلافل و لەفەی مریشک و لەفەینم بۆ زیاد کردووە. بە تەمام ئەگەر خوا یار بێ ئینشاڵڵا کونافەشی بۆ زیاد کەم. شادیە شانازی بە پیشەکەیەوە دەکات و داوا لە دەرچوانی زانکۆ و گەنجان بەگشتی دەکات لەم بارودۆخەنە هەموارەی دارایی و قەیرانە دروستکراوانەدا کە خەڵکی پێگیرۆ دەکراوە کار بکەن و لەو کارەدا خۆیان بدۆزنەوە کە سەرکەوتوو دەبن تێیدا. ئێستا هەموو کەسێک چ ئافرەت بێ چ کوڕ بێت چ پیا و ژن بێ هەموو کەسێک شتێکی لە مێشکایە کە لەو شتا خیبرەی هەیە. ئیتر هەر پیشەیەک بێ داواکارم لە گەنجان دانەنیشن هەروە لە ماڵەوە ئەو ئیشەی کە تەواویان کردو برەوی پێبن فراوانی کەن. مەرج نییە بۆ نمونە من ئینگلیزیم تەواو کردووە هەر لە ئینگلیزیە پەرە بە ئیشەکەم بدەم پێ ئەچێ لە پاڵ ئینگلیزیەکە شتێکی کە بزانم. بۆ نمونە من کە وەرزش خوێندووە لە پاڵ وەرزشەکەشە ئەم ئیشەشەکەم. وەڵی من زۆر شانازی بەم ئیشەی خۆمەوەکەم لەبەرەوەی یەکەم بژێوی خۆم دابینەکە لە پاڵ منیشە یەک دوو کەس ئەتوانن بژێوی خۆیان لەسەر ئەم ئیشەی من دابین بکەن.
شادیە لە کارەکەیدا سەرکەوتنی بەدەستێنا و دەیان خەڵاتی ڕزلێنانی پێبەخشراوە لە ڕێگەی پێدانی پرۆژەکەی ژمارەیەک ڕێکخرا و بەشێک لە پێداویستی دوکانەکەیان بۆ دابین کردووە وەک هەنگاوێکی پاڵپشتی بۆ سەرکەوتنی کارەکەی. لەگەڵ ئەوەشدا چەند گەنجێک لە دوکانەکەی شادێ کار دەکەن و هەلی کاری بۆ ڕەخساندون. ئەو دەرچووی زانکۆ لە ڕێگەی بەڕێوەبردنی دوکانی خواردەمەنیەکەیەوە توانیوێتی بژێوی ژیانی خۆی لەسەر دابین بکات. سامان فتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. وەڵازان و خۆشەویستان لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لە گەورەی قوربانیکردن و چۆنیەتی قوربانیکردن دەکەین کە هاوکارمان ئیمران ئەمیر لە هەولێرە و میوانێکی دەبێت گفتوگۆ لەو بارەیەوە دەکەن. ئیمران سڵاوی خوا لەبێت و فەرمۆم تەورێمان پێشکەش بکە. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان، سڵاوتان لێبێ زیزان و خۆشەویستان، خۆشحاڵین جارێکی تر لە شاری هەولێرەوە هاتینەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. بەیانی یەکێک لە گەورەترین ڕۆژەکانی ساڵە، ڕۆژی عارفەیە. بێگومان پێویستە موسڵمانان بە تەواوەتی ئەگەر خۆیان بۆم دە ڕۆژەش ئامادە نەکردووە بۆ ڕۆژی بەیانی کە ڕۆژی عارفەیە خۆیان بۆ ئامادەکەن. لەسەر ڕۆژی عارفە زانایەک و پیاوێکی مەزنی شاری هەولێرم لەگەڵە، مامۆستا سەید ئەحمەد پێنجوینی. مامۆستا زۆر بەخێر بێ، زۆر خۆشحاڵین دکتۆرم ڕۆکە لەگەڵ ئێمە. سەلامت بێ کاکتۆر. چۆن باسی ڕۆژی عارفە کرێ؟ ینی دەڵێن گەورەترین ڕۆژی ساڵ، ئەنی گرنگی و ئەهمیەتی ڕۆژی عارفە لە چیدایە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد إمام المتقين وخاتم النبيين المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا لمبونا بيروزدا گەرمترین و ناسرترین پیرۆزبایی بە ئێوەی ئاجیز و بینەران و خۆشەویستەکان و سەرجەمی موسڵمانان لەسەر دوای ئەم زەویەدا و موسڵمانانی ئەم کوردستانە گوڵستانە ئاجیزە. پیرۆز بێ لە هەموو لایە خوای گەورە شەوق و ذەوق و عیشق و شۆڕ بگێڕێتەوە بۆ ئەو مناسبە پیرۆزە کە بۆ دروستکردنی خۆشەویستی و سرور لە دڵەکانە دانراوە تەشەحکراوە و من يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. خوا سبحانه وتعالى لەبەر ئەو ڕەحمان و ڕەحیمە میهرەبانە هەمیشە پێی خۆشە لەگەڵ بەندەکانیە لە نەیاریان نەبێ. ڕایەڵ بینی ئاسمان و ئەرز بینی خالق و مەخلوق ڕایەڵی مەحەبەت و میهر و سۆز و خۆشەویستی بێ. لەبەرەوە کۆمەڵێ مەحەقی داناوە بۆ بەهێزکردن و بەپێشکردنی ئەو دۆسایەتی و ئەو ڕشتنی ڕەحمەتە کە لە ساڵەکانە مانگێکی داناوە پێ ئوترێ مانگی ڕەمەزان، کە ڕۆژەکانی بە ڕۆژوبوونە و شەوەکانی قیام و تەراویح و ذکر و عیلم و معریفە و شتە باشان لێ. هەروەها کۆمەڵی ڕوکنی داناوە کە نوێژ دەست پێەکە بە حەج کۆتایی لێ ئەرکانی عەمەلی ئەمە هەمووی کۆمەڵی ئالیات و میکانیزمن بۆ بەهێز و بەپێشکردنی پەیوەندی نێوانی مەخلوق و خالق ئەرز و ئاسمان. ئەم ڕایەڵانە بەردەوام بێ بۆی شەیتان زەفەت مرۆڤ نەبا و ئینسان لە نەخشە ڕێگەی پەروەردگار نەترازێ و دەرنەچێت. هەروەها شەوێکی داناوە لە ساڵە لە مانگی پیرۆزە ڕەمەزانە شەوی قەدرە، بەڵام ویست و میهری وا بوو خوا سوبحانەه وتەعالە ئەو شەوە نادیارە بۆی موسڵمانەکان بجۆرتنە بکۆشن بۆ ئەوی خۆی ڕازیکەن و ئەو پێوەستە بەهێز و پێش بکەن. بەڵام لە ناو ساڵەکانیشا ڕۆژێکی داری کردووە لە درێژای ئەو ساڵە کە بێتە ڕۆژی عەرەفە. فەرق لە بینی شەوی قەدرە ئەوەیە کە ئەوی دیاری نەکردووە، شەوەکە مەجهول و نادیارە، بەڵام ڕۆژی عەرەفە دیارە. خۆی بۆ خۆی دیاری کردووە کە فڵان ڕۆژە پێشی حەجە لەلایەکی تریشەوە خوا سوبحانەه وتەعالە جۆرێ لە تەواصل و ئیرتیبات و ڕایەڵپەروەری دروست کرد لە بینی خۆی و خەڵکە لە بینی ئاسمان و ڕێسمانە کە ئەو ڕۆژە پیرۆستترین ڕۆژە پیرۆستترین فرسەت و هەلە کە خوای گەورە ڕەساندوێتی بۆ زیادە ئاشنابوونی مرۆڤەکان لەگەڵ خوای. کاتۆریانی دەتوانین بڵێین مانگی ڕەمەزان کە بۆ نمونە بە نوێژەوە دەست پێکا و دواتر بە شەوەکانی و شەر لەگەڵ ئەو عیبادەتانەیە کە ڕۆژێکی بۆمان داناوە کە بە ناوی عارفە بۆی کە عیبادەتەکانمان هەر بەردەوام بێت لە تەواوی ساڵە. بڵێ ئەمە هەمووی کۆمەڵی ڕایەڵی ئاشتەوایی لە ئەم مرۆڤە نەتارێ
تأمروا بنتوري تأمروا بدور نكبة الأخوة بيخاونوا سلوشيت نبي هم آلية ميكانيزم أنا قشتي لا أخوي بينيتو جا بازكي شو بازكي روجا بازكي مانغا بازكي ورزة وإلى آخره يعني بازكي دم أوتري بازكي بكتدار وبرفتار أوتري أما في الوسيلين رول لدى الرئيس هذا كرجع عرفي حتى أنا يخويها بخويه عرفي يعني ناسين لما عرفوها هاتوا أو هم يكتري بناسن أو عالم أكو بيته هم يكتري بناسن أكو خويان يعني شيء أكو خويان أكو رجع كردايقون أو رجع كردايقون كس لازمو تاجمين لازمي نبوه كس شانوشكوي نبوه كس آغاو بيخان نبوه كس هلا ويرياو نبوه أو بالله برزقون نزم أو دولمن أو هجارة أو رشا أو سبيا أو سرقية أو غربية بالضبط يعني وكو رجع كردايق بملت كسبيا كبل إيشش بدش ياخذ ملت هيك جليك ملت كعسى بركته هشيد حيوله هموتي هالضا هموتي يشتوى وتوت لبيك اللهم لبيك لبيك لا شريك لبيك لا إله إلا الله وحده لا شريك لك هو عالم يكساني برجسبوه أو يكساني كفيلسوف كان ليونان ورومان ولا فرنسا ونازل شو قشتي ختام زويل خيف يوبينين يسي إسلام زوج بشيء سادة لشوني كرقو تقع كشوني سياحانية كشوني أو فوارو تافقو نازل سيبر وخوش وراباردنية لشوني كتشيا كرب غيري بدي هشي لينية كون يادقاري زور شيرين وقريني ليه يسألي أو خلق هم تعارفك معرفة هم خوا أناسن هم شريعتي أناسن هم برايتي الراسقين ومروايتي الراسقين وخيزاني مروي كما هو بوشوك أخوا أيوك يكم جاريش دروز بوا لآدم وحواء أبو شو برجسبوا أو خلقيك كم صال الرأك بدواء ونظريات دعاني وكتب أنه يسيو جمعيات تشكيلك عيني إسلام بطوعي فشويك سعادة من كل حدب وصوب من كل فج عميق ليشهدوا منافع لهم هاتنبو كقولة منافع كان أم تعارفوا لتعارفوا ما مصمروف لا رجع عرفها قريته أصلي خوي لكاتي أنزام داني عاد عبادته كان شهادة كان ما بروانا مكان ما مال وكوشك وسامان وباره هيجي داد ناداجر أو ركننا وخوي جبر جنك إخوة أفرمي اللي تعارفوا أما بجسي اللي تعارفوا كخبي غمري خوشود أفرمي الناس سواسية كأسنان المثل لا أفضل لعربي على عجمي ولا لأبيض على أسود التعدي إلا بالتقوى يسبر بالحقيقة هاتي بهاية هم سقوطي كدوه هاتي خلق بعناجة وشر إلى سركاو استعمارك أو شفاولك أو داجيلك أو رجس برسيل بينا أو قوقشك هم سقوطي كدوه بلان بتوعي باختياري خوي كابرا خوي أجل كذا يعني فرق مردوية لقل كسكي عرفت شيء كابرا مردو أغيرين خلق زلك إذا كان بس أم خوي بدسي خوي باختياري بو خوشويسي خوا بو لبيك اللهم لبيك خوي زلكاني خوي إذا كان يكبهاو هم شخص قندلكاني بيويا وجوان وناشرين وآغايا ونازان مشي همي بدسي خوي إذا كان الله خوايا من تنها عبديتهم وشان أجيب عوديتي أكم وآمادم لقل أو خلقتي قلبهم لقل أو بردو دار الرقاء كأنه يأمر برشك اللوخة كوائس إيشنو أصلك خمان يتفيز ودعي وتكبر وبالتالي شر وشور فتنه وفساد وداقر كدنو خوادني خلق وقندلي وشبلي ودغلي وإلى آخره أمانة هيشي وأنا من أوهم فردا كذا كذا كان بدأ يعني أو هم مشتان فردا كخلق بيو لبينايا شرك ولبينايا داقينك أكو شيء أبره ومن هاتم وعجلت إليك ربي لترضى لبرو أو رجل زور بيروزه وجاك زور بيروزه أو كار زور بيروزه وأم بشر أبواب بشر وبوني نوكي أكره وبولا درندي أكوي وبوا أشهد سر أصل توركي خوي وبمجر رفتارنا لدايك باوكي خوي أشي وذجي أو شيطان رأى وشك دايك باوكي بفندان وروتي كدنوو وتوش أم دايك ذي ما وصل لويت وتمنك هبي خوي جورة تمنى بركة دارك هيج كاتيك عرفت وبروسي حزي وكو أمصال غريب بيني وكا مسلمانان بداخو نانتواني بهو يوم بايلو سوا وهي أم برياراني كلو يدرا وسرداني بكن براسينا والله لتمن بيشتري هل ميجو خندمانة طول زماني قراميته وشعوبية كان بعض زربدرا وكعبه وحجر الأسد وأمانة بلام لم عمري إمام بيشتري شتوام نبيني وبراسي من أو بينا بشكي زوري لقلبي قريان وخميكي خينايبهم كوقت أبي نمشي كان تشروق قربالغة حتى جدة فولة لرقص السماء حتى الرياض برا لرقص السماء وآفتي أو خرابانا بلا أبيني كعبة ويا كم جاد بينازة حتى مزار وقبري بشر كانوا أمانة هم جميدة حتى لأسنا وراس ونا وجرجي كورونا كشا
فشیان پێ هات و هەر ئەیان کرد تەضحیان ئەدا و چەندەها قوربانیاندا لە پێناوی ئەوە کە ئەو شانە ژین وکەنەوە بەڵام ئەبێنم لەناو ئەو هەموو شوێنانە شوێنە مستحقەکە کە کەعبەی خوایە كما هو أفئدة الناس كمقام أمين كبلد الأمين كمقام إبراهيم ومن دخله كان آمنايا أول بيت وضع للناس أم أول بيت وضع لنا الناس كيتيانية بينازة قرارا داول جاتي لشخص هزار كس حزنك بينما قراني كان ساس كربو أفرت شخص وبينج هزار كس لجيدو الرياض حاضر ببوي شخص وبينج هل لو كاتا أم جاء أوهم تكل بيكل لمول ليرو لويل بازار لشوينك قشتيكاني تخلق هموي ببيع ورشاوي أم ماسكو أمانة بك هموي تكل بيكل هالبزو دابزك لبواري هم تشنو صح وقطع ولا أبيني كعبة بنازة براسي إنسان قرياني ده براسي يعني كاتك دبيني ما وصل دي منانا ما ويبونونا بروسي حج كردن دبيني كحاجيان حزكن يعني براسي لكن الله كان بتعبد مكة يعني ضلت بو مكة سوتيك أم بينا قوريه هموي شاء الله بمشي وأنا بنراوة براسي أما ختاي كوروناي دوبي ختاي كورونا جناحكنية كخلق دروسي كدوة تفعيلي كدوة ختاي كوروناي أو بشراني كأم قرارنا دركن ختاي أو كوروناي كلا جهاني أوروبي صليبي برادركن وأم جوجو أحمقانش كجيب جيئكن براسي كوروناي راسقينات أيام مروفة وتنها مروفة أجتي سرزوي أكا كوا مروفة جينجا أكات جانجا وجيان أكات جان أكات جهري مارو طالي أكات بينانيو بيناويو بآويو بيتفاقيو أيكات هجاري وقرزاري وكلولي وكزولي ونداري أمام أتي كورونا راسخين دوزيتو أو فيروس داماوا أمام مروفا بفيروس ولو سدميك لحجي أو احتياطي أو لما غلوا بين أهات من الجازة سلمة كشا دروا أم بيني أو جيانة سن باك ندو كل هي نجرم هي أم بيني بشيل كان صقا كان أجل كان هم آزادي خوان ورق التوبة كيف خوان ين الرونو على ورن ياري أكن كأنه رزقارين ولا لشيني بشر لظلمي بشر لسمي بشر كاي براسي أجل أتوي ميكروبي حقيقي وكوروناي حقيقي إيمي مروفي بتايبتي أني كدور الأخوة وبرنامج أنا خلقك وخوان جنگاي وجهراي وفاشل كانوا لخوي دور خانو ما وصب يقومان هرچم بلان دا بنري بو لاواس كردن يعني بو ريغري كردن لعبادته كان او اسلام ري تري هي وبردوام ريسكي باشتر دوزيتو بو كسك امصال نيتواني بچه بو حج وعارفي لي قضاء كراو بچه لمو عبادتي خوي پروردگان کا پیغمبر خو شو ناموشگاری معنا کا بو ني كناغم بوي پیغمبر خو عليه الصلاة والسلام بالمؤمنين الرؤوف الرحيم رحمة للعالمين بو هموش بديل كداناوه بو أم جيانه بدوام به وأم دينه هميشه أكتيف به وأم ملته هميشه مروفك الرازاوي بدين وجيني جوان كا بديني والدين كا ببيشوا وشاوساق بو جيني تاوكو جين نبيت جان ونبيت تالي وجهري مار أوج أويا أو كسيكنات يعني وقراري دا وجاري لنيت بنيتك إن معنى ماله بالنيات خوي جورا حجي بحساب كدو كاتك برياري داو بلام رجل هي وكوس بتجري للرجايا هي أو لا يخوا حج حاجية بعد لا يمنتوش حاجي نبي وكش اللي زاد لبس به أما يك دو أتواني حجي تركة أتواني حج طواف كبدوري فقراء بدوري هجار الندار بدوري ملتكي خوي أو نخوش أو خزمة أو نزيكة أو خسقانية أو عمليات أو زواج جنجكانة كذا زواج داقراوة أو هتيو دسينانو بخدمة كني هتيو بوجنو دايك هتيو دايك أنفالو شنا فيش مرجع كأمن بكشتيان داو بينازيان كدوا أمانة هموي جورك اللي طواف بدوري كعبة لكاتي خويا إيش طواف بدوري أمهم هجارون دارة أو دان كنوي جنجا حتى سرنا كني أو أمهم أو سرنا كري ليرة ولا كما داخل وبشي زوري مزارع وفيلا كانوا يعني كدوكا إيما سيوبينز رجع ما نبون مونا لقرك خوما إيش زورة يعني إسلام هزارها درجة خيري هي أقد شوناني إنسان ودوساني شيطان كوما لدرجة يكون حاجان داخل درجة تري خوا زورة مسلمان أتواني نسره أتواني دانك أتواني أخير وشيء خوي فخش كاتو مامۆسا بە ڕۆژووبوون لە ڕۆژی عارفە پاداشتەکەی چییە و تا چەند پێویستە مسلمانان ئەم ڕۆژەیە برز بنرخێن و لە هەولێر ببینین کە خەڵک هەمووی بە ڕۆژوو بێ ئەوە مۆزوعێکی زۆر مهمە ئەوش بەشێکە لە بەدیلی حەج ئێمە کە حاجەکان لەوێ لە بەرەو ماندوون کە وەختی ئەچنە ئەو شوێنە پیرۆزە لە بەرەوەی ئیشی تریان هەیە ئەولەویەتی ئەوان بە ڕۆژووبوون نییە بۆیە سنەتە بە ڕۆژوو نەبن ڕۆژی عارفە بە ڕۆژووبوونەکەی بۆ کەسانێکە لە حەج نەبن بۆ چونکە حەجەکە داگیریانەکە تەواو هێز و توانای لێ بڕێ ئەو نە مەشغوڵیانەکە
بەڵام ئەوەی کە هینە بۆ ئەوی مشارێکی ڕۆحی و معنەوی و عاتیفی حاجەکان بێ چونکە حاجەکان کێن حاجەکان نمایندەی ئێمن و ئێمە کە سوکاری ئەوان ئێمە ئەوان بەدرەخە کردو و ئەوانمان بەڕێ کردواناکە لەبەرەوە ئێمە من تەضامن و تەشارکی ڕۆحی و عاتیفی معنەوی بە چیەکەین ئێمە لێرە بە ڕۆژوو ئەبین و ئێمە لێرە خۆمان حازەکەین بە ڕۆح لەگەڵ ئەوان بین و بەدەست و بە گیرفان و بە پارەش خەریکی کوشتنەوەی قوربانی و ئامادەسازی بین بۆ ئەضحیە بۆ قوربانی کوشتنەوە ئابەم جۆرە هینانە ئەبینی ئەم کاروانە متەواصیلە ئەوەی لەو شوێنە دوورەیە ئەوەیشی لەو پەڕیدنەیە ئەندۆنیسیا و مالیزیا و لێرەیە ئەمانە کە ئەنەه یەک حەلقەیە یەک کۆمەڵە حەلەقات و کۆمەڵە سلسلەیە بەشەریە گشتی خەریکی ڕەزامەندی خوایە گشتی ئەڵێ لەبەیک اللهم لەبەیک ئەو بەجلی سپیەوە ئەمان بەجلی عادیەوە ئەوان بە ماندووبوون و عارەقڕشتن بە شەونوخونی ئەمانش بە پارە و بە کوشتنەوە و تێرکردنی هەژارەکان بە حەجکردن بە جۆرێکی تر و عەمرەکردن بە جۆرێکی تر گەورەترین ڕۆژ ڕۆژی عەرەفەیە ئەوان لێوێ حەجی تیاکەن و تەواو خوای گەورە عەفاتی عەم دەرەکا بۆ حاجەکان کەسانش کەوە حاجی دوعای بۆکە و حاجی لیان ڕازیە قال اللهم اغفر للحاج ولمن استغفر له الحجاج كوابي خوای گەورە عەفاتی عەم دەرەکا بۆ سەر زەوی و ڕایەڵی ئاشتەوایی درێژەکە و سفرەی ئاشتەوایی میهرەبانی داخە بۆ مرۆڤەکان ئەوەی کە حەزی لە ڕەحمەتی خوایە چونکە ڕەحمەتی وسعت كل شيء ئەمە ماوەتە ئەو کەسە شەی ئێبێ لەو ئەشیانە خۆی بکاتە ناو ئەم قاعی ڕەحمەتە و ئەم دەریای ڕەحمەتە ئەم حەمامی ڕەحمەتە خۆی پێ خاوێن و بایان بکات و خۆی پێ بشۆرێ مامۆستا پاداش دیاری کراوە بۆی کە ئەو کەسانی کە بە ڕۆژووە بن لەم ڕۆژەیە بەڵێ پێغەمبەری خۆشەویست مژدەی داوە عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ دوو ڕۆژ هەیە لە ساڵا زۆر گەورن لە ڕۆژەکانی مانگەکانە یەکیان محەڕەمە کە خوای گەورە گوناهی ساڵێک پێخۆشە بێ دووهەمیشان ڕۆژی عەرەفەیە کە خوای گەورە گوناهی 2 ساڵ لەو کەسە خۆشە بێ ئیلا مافی مرۆڤ نەبێ مافی مرۆڤەکان بەسراو بە گەدنە ئازایی و تەبریئەی ذیممە بەڵام ئەوەی بینی خۆت و خوا کردوتە بە ئاشکرا و بەنهێنی لە گەورە لە گشتکە خوای گەورە مانعینی عەفەتی عام بۆ دەرکا و بە میهرەبانی و ڕەحمان و ڕەحیمەتی خۆی بڕەشیان کاتەوە بیان سڕێتەوە لێت خۆش بێ پێغەمبەر فەرمێت و گوناهی 2 ساڵ ساڵی پێشوو و ئەم ساڵەوە ساڵی داهاتوو یعنی خوای گەورە لە گوناهی 2 ساڵ خۆشە بێت کە ئەمە هەلێکە زێڕین و گەوهەربارە بۆ هیچ کەسێ نەڕەخساوە لە غەیری خوش ناوەشێتەوە تۆ ئەم هەموو عیب و عارە ئەم هەموو چڵکن و قیزەونیە بەجارێ عەفو کەیت و لێ ببووری قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم أو الرق أو آيات بيروزي سورة زمر لوي برجس أبي وي براسي أمر روجي روجانا وأما شاي ڕۆژ و مانگ و حەفتەکانە و پێویستە مسلمانان لێرە بە دڵ بە ڕۆژوو بن ڕۆحیان گیانیان زبانیان چاویان فکریان سەرتاپەیان دەر و ناویان بە ڕۆژوون بۆ ئەوەی هەم تەضامن بن لەگەڵ حاجەکان و هەم یادی عەرەفەکەنەوە کە هەزارەها یادگاریت هەیە یەکێوانە تەعارفی ئادەم و حەوایە دوای ئەوە لێکدا بڕان و خێزانی مرۆی جارێکی پێکاتەوە دروست بوو و کۆمەڵێم یادگاری ئیبراهیم و ئیسماعیل و هاجرە خاتون و ئەو هەموو پێغەمبەرانە کە هەمیان لەوێ خۆیان بینێت و حەجیان کردووە ئەم هەموو یادگارەی لۆ ڕێڕەکۆبەتەوە بۆی ئێمەش بەچیت گزارش دەدەین لەوە کە لەگەڵ ئەو مێژ و زێڕین و گەوهەربارە ئاژین بۆی کە بە ڕۆژوو بین لەلایەکیشە خێرەکەین سەدەقەکەین سیلەی ڕەحمگەدنە ئازایی خۆشەویستی ئەو جابەیە کە دانیشتن ئێوارە ئیفطارەکەین ئەو هەر بۆ خۆی نەشونمایەکە هەر بۆ خۆی خۆش و شادمانیەکە مامۆستا باشترینی و عیبادەتانی کە بەیانی هاوڵاتیان هەرێمی کوردستان و بیرەنەرمان ئەنجامی بدەن چییە؟ بەڵێ بەڕاستی لە ژمارە نایەن لە زۆریە بەزێکی فەردیە کە لا پێغەمبەر ئەفەرمێ ئەفضل ما قلته أنا والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير أم ذكري لا إله إلا الله چەند ئینسان بتوانێ بێڵێ قورئان خوێندن سیلەی ڕەحم بە تەلەفۆن سەدانی نەخۆش بەخشینەوەی گۆشت بێ پارە بێ جگرێت و نقڵ بێ حتا زیینە دەرخستن یعنی ئەکرێ ئینسان هەموو کەسێ لە ماڵەکەی خۆیان بۆ مناسبە پیرۆزە بازێ لەو جوان و زیینەتانە ئەو کەسی شەربەت فرۆشە ئەو کەسی خواردنە ئەفرۆشە ئەو کەسی دوکانی هەیە حتا زەردەخەنەیەک حتا پێکەنینێ حتا تەوقەیەکی گەرم حتا سەلامکردن حتا سەردان لە دراوسێ چ لە ڕۆژی عەرەفە چ لە ڕۆژی جەژن لەو وەرزە پیرۆزە کە هەمووی جەژن و شادی و خۆشیە هەمووی بۆ ڕاونانی حوزن و خەمە کە دیاری شەیطانە حزن و غەم دیاری شەیطانە أبوي في غمر صاصن شون أفرمي تعوذ من الشيطان أفرمي اللهم إني أعوذ بك من الهم والحزن ومن العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال شون خوي باراسوا لشيطان الرجيم لهشت
دیاری شەیتانی فێری کردن خۆمان پارێزی کە ئەم شتانێکەوە بێ شت زۆرە هەر کەسە بە گوێری توانای خۆی لە قورئان خوێندن لە سیلم بە تایبەتی بەخشین حتى ئەگەر کەسی ئاوی نیە ئاوی بدەیتێ چونکە بازێک گەڕێکی ئاوی بازێکێتە نیەتی وهكذا ومەوەسایانی بەتایبەت کە لە جەژنی شا زۆر جارە بینی منداڵان بەتایبەت منداڵە هەتیوەکان دڵیان بەوە خۆش دەبێت کە جلوبەرگێکی جەژنیان بۆ دابێت کریان ئێمەژێکە لە پاداشتە گەورەکان لەم ڕۆژەیە بێگومان ئەوە ئەم وەرزە نەکەر ئەو ڕۆژە ئەبێ هەمووی تعبیئە بەسیج بکرێ ئەم خەڵکە نوعی لە بوژانەوە ڕۆعی لە لاپەڕین نوعی لە گەشانەوە بالمناسب دوشمنانی ئیسلام ئەیانەوەی ئەو شەوق و دەوقە ئەو حەنانە لە مسڵمانانە بکوژن بە دیلی بۆ بدانێن لە نێرگەلە و لە سەرخۆشکردن و لە تلیاکێشی و لە ڕەقس و سەما و لە ئەفکاری جەهەنەمی و لە بیربردنەوەی کەسایەتی و هەناسنامەی ئیسلامی و کوردایەتی و مەردایەتی ئەم میلەتانە ئەوە خەریکی ئەوەن ئێمەژە بێ ئەمانە زیندووکەینەوە بە عەکسەکەی پێشتە جوانەکان بخینە شوێنی خۆی وەشتە ڕزیوەکان و مردووەکان بنێرین بۆ گۆڕستان و بۆ زبڵدا مامۆستا چەند ڕۆژێکی کەم مامەوە بە دیاریکراوی و ڕۆژمان ماوە بۆ کوردەواری گوتنی جەژنە گەورەکە تر جەژنی گەورەیە و جەژنی قوربانیە پەیامی تۆ چییە بۆی کە ڕێز لەم ڕۆژە بگرین جوانترین ڕێزگرتن لە ڕۆژی جەژنی قوربانە یان لەم چوار ڕۆژی جەژنە چییە؟ زۆر بەداخەوە ئومەتی ئیسلام بەهۆی کۆمەڵێ هۆکاری دەرەکی و ناوەکی و نەخشەی و پیلانی دۆزەخی و دۆزەخیان ناسنامە و قیبلە و بەوسیلە و کەسایەتی خۆی بزر کردووە و لەحن و مەقامی خۆی لێ شێواوە نازانێت کامە ئاوازی خۆیەتی یعنی وەکو بڵێن لە بزریەکە ئەژی نەوعی لە ضەلالەت و تەیه وەکو تەیهی بەنی ئیسرائیل نییە چل ساڵی پێچوو و ئێمە دارە چەند زیاتری پێچووە لە دەرەوەی فارغۆنەکانی مێژوو ئەژین وایان لێکردون لە دەرەوەدایان ناوین بۆ ئەوی ڕقم نەبین بۆی فعال نەبین بۆی کاریگە نەبین بۆی ئێمە شتێک لە شتان نەبین ئەمە بەرنامێ جا بۆ دڕاندنی ئەم لە چڵکنە ڕزیوە قیزەونە بۆ ئەوی بیدڕنی بینە دەرەوە لەو قەوقەعە بینە دەرەوە ئەبێ لەسەر مستەوای حیزبەکان اهتمام بدەین بە جەژنە گەورەکە کە جەژنی ڕەمەزان و قوربانە هەروەها لەسەر مستەوای حکوومەت و وەزارەتەکان و مدیرێتەکان مەفروزە ئەمانە بەلای کەم و لە هەر وەزارەت و هەر بینایەکە لافیتەیەکی گەورە باسی إنا أعطيناك الكوثر مثلا ومن يعظم شعائر الله آية بنوسن خوشني تيجي حل هد دائرة كاتا أو خلقاء ما إشعاره كأفر من شعائر ما بس تنها عبادة نية يعني أوي كشعور أبزويني أوي شد بيرقاته ولا خلقاني كل شيء نبيرجوته أما تعظيم شعائر مملا في تنائب أو جاء قريد دابزين بوسد دكاندار وباباي بازاري وبازرقان وأمثالي أمانة أو أن الحركة دكاني وخيال في تي بنوسه كبلا من بشكم منش حسم هي أما ديني منها أما دروشمي منها ومنش لم قوارب مزنم ومن جماريكم لم ملياروني ومسلمانة بلا في تنوسين بهزان كدني كلوبهل ما يامتي داني هجار وفقير بدل خوش كدن بزاد دخنا حتى بروي خوش كشتك أفرش أجا قصابة أجا بازارية أجا شكرو رونو برنجو نادم شي أفرشه حتى أوجه كده بروي خوش بفرش أكره هزاني كتابك أو غربيانا بهوي جزني لدايق وني مسيحة كانوا كزازان خوايا بشرة شيا أو يلان دام لقال أول شك يلان بلام لور الرشد هرزانا كان أواني دائما ولا خشت براون واتوا شكراون واتزراون وافرن راون عشان استغلالي جزنا مباركان جكان بركات نايل لور الرشد جرانا كان يعني روج قول برينو دز برينو جران بعزية يعني وجوري كارثة براسي زوري كيشل تاوان كشد جران كردن لم بيجومان زوري كلا تاوان أجا حكومة هبي أبي دار كاريان كا أبي تميان كا رجد خوجنا كا بعزاتي وكسر ما يدار كان بكيف خوان شد فروشن جاله وش خراب تشتي ما هو بسر شو درمانة شو خوراكا شو وكو أفكاري ما هو بسر شو رزي وكان ما بويهن آش ما بويهن كابي لسر همو آسا كان لسر آسي حكومة حزب كان رخرا وكان مروفا كان مزقوطة كان دين دارا كان همو لا حتى أوشك وكو دين قبوليني وكو ثقافة وكو مزاج وكو شارساني وكو كالتور أبي أمانة همي بجدار بن يعني أبي كرنفالة لبيني ملائكة لبيني مروف لبيني آسمان لبيني أرز لبيني خوا لبيني مخلوق أبي أما بيق نوع أو دنيا بخروشة وبجوشة لفينايو زينو كرنو زينو خوي زيندوا إمش نيمرين هر أونا خوي إما زيندوا كاتوا إمش بقى زيندوا راقين تاخون بزيندوا يتيب ميني ما وصججني قربان بقرباني وجوان عليكم بالله دبيني ببي ودودا شوناني ما كردو معنا تۆزێک ئەمەش بووی لە کزی کردو
قەیرانی دارایی لەوانەیە هۆکارێک بێت لەوەیە هۆکاری تریشیە بێ ئامۆژگاری تۆ چیە بۆ خوا پێداوان کە ئەم جژنە بەرز ڕاگرم بە یەکێک لە شعائیرە گەورەکان ویش قوربانی کردنە گومانیتیان نییە خۆ ئەو خەڵکە کە ئەڵێ قەیرانی داراییم هەیە مەگەر جلی جوان لەبەر ناکە مەگەر هەڵناپەڕێ مەگەر نێرگەلە ناکێشێ مەگەر ئیساف ناکە مەگەر نازانم کەشوفش ناکە ئەی باشە بۆچی بۆ ئەو هەیە بۆ شتە جوانەکان نییە نەوەڵا خۆی مەعەل ئەسەف بەهۆی کۆمەڵێ هۆکاری ڕوخێنەر و تێکدەری دەرەکی و ناوەکی دینداری کز بووە بازاری ساد بووەتەوە دینداری بێناز بووە دینداران و شوێنی دینداری کە مزگەوتەکان و حجرەکانە و ئەوانە بێناز بوون کزۆڵ بوون و پەڕووباڵ کراون و مافیان خوراوە و کەنار خراون بە تەواوەتی مەعەل ئەسەف ئەمە سەبەبەکەی ئەوەیە ئەمەی کە تۆ ئەیبینی دەرهاوێشتەی ئەم لاوازی بێدینیە کە حملەیەکی ئیلحاد و حملەیەکی بەڕەڵاکردن و تەفەلوت و لە سنوور دەرچوون هەیە و بێحورمەتی هەیە بەداخەوە تەمویل ئەکرێ لە دەرەوە لە ناو ئیعلام سوشیال میدیا هەمووی چڕ بۆتەوە بۆ ئیبرازکردنی شتە قیزەون و بێمعناکان و دوورخستنەوەی ئەم میلەتە و تەغریبکردنی کاتی خۆی تعریب ئەکرا ئیسە بە ئینگلیز ئەکرێ ئیسە بە لاتینی ئەکرێ بە لادینی ئەکرێ ئەمە هۆکارەکانی ئەمە کۆمەڵی کاریسی ناوەتەوە بۆمان ئێم بێڕەحمێ ئێم مەرحەبایی نەکردنە ئەم ڕوت و قوتیە ئێم هەڵبەز و دابەزە ئێم هەموو عارەخانە ئەم هەموو باڕە سەجادەکان و زبڵدانەکانی بۆتە باڕ چونکە ئەو خەڵکانە کە لەوێ ئەخۆنە خۆیان بە زبڵ دانێن بۆیە لەگەڵ زبڵە ئاشنان حەزان لە بۆنی خۆش حەزان لە بۆنی نێرگە لە پیسەکەیە یعنی کاوی ئەو میلەتە مەزاجی تێک دراوە بۆیە ئەبێت دینداری حەلیکا بەبێ دینیش ممکن نییە ئەم بارە خوارە ئەم ماڵە کاولە ڕاز بێتەوە ئەوەدەن بێتەوە پەیامی سەید ئەحمەد چییە بۆ خوا پێداوان لەسەر پرۆسی قوربانی کردن چیان پیاڵی واللهی من ئەڵێم لە پێشە زۆر سوپاسیان ئەەکەم دەستخۆشیان لێ ئەەکەم چونکە لە کاتی کۆرۆنا چەند مستەشفەیان کردەوە لە ئەمجاد بەردەوام خێرخوازی ئەەکەن بە ئاشکرا بەنیهێنی ئەوانەی کە خەڵک هەتیویانەخا ئەمان نازیانەکێشن ئەوانەی خەڵک بێوژنیانەخا عیلمانیەکان ئەم بەدەست بەدێژرا مسلمانەکان خەمیانە خۆن ڕێکراوەکانی خۆمان و ئەموو ئەملام ئیسلامیەکان الحەمدولیلا ئاوڕان لێ ئەدەنەوە خەمیانە خۆن ئەمە ئەبێ سوپاسیان کەین دەستخۆشیان لێکەین بەڵام لە هەمان کاتیشە ئەڵێن هەرمین مەزید ئایا ئەتوان لەمە زیاترکەن ئەو خەسەخانە ئەو مزگەوتە ئەو خێرخوازیە کە ئیکەن ئایا ئەتوانن زیاتر ناز بدەن بەبێ نازان ناز بدەن بەبێ ناز کە جەژنەکان خۆی بێ نازەکانیش نیستا وەکو ڕێستان لە مزگەوتان ئەو هەموو مزگەوتانە کردوتەوە ئەی باشە العابد قبل المعابد الساجد قبل المساجد تۆ مزگەوتێکی گەورە ئەەکەیت و ئەی نابێ نوێژکەریشی بۆ پەیاکەی ئەی نابێ حوجرەیش ئەی نابێ مەلا ئەی نابێ فەقێ خۆ ئەم هەیکەلە هیچ ناکە و ئەو هەیکەلەش تۆ نابە بۆ بەهەشت ئەبێ ناوی هەیکەلەکە کە مرۆڤەکان ئەی کێ مرۆڤەکان دروستکە لەبەرەوە سەرەتا سواس و دەسۆشیان لێ یەکەم و پێزانینیان نیشانەدەم دوو هەمیش بەڕاستی کۆمەڵە دەهۆڕوزنا لێدەر هەیە کە ئیشیان ئەوەیە کە خۆیان هەمووی مسریف و مترف و قارون و فرعون و هامانن لەم کاتا چایان هیچ ئەم هەموو قیزەون و پیشە نابینێ کامێرەی چاوەکوێرەکانیان ئەخەنە سەر ئەو مسلمانانەکە خێرەکان بۆچی ئەو هەموو پارە ئەنێرن بۆ حەج و عەمرە بۆ نایدەن بە فەقیر و فوقەرا کە ئەنەوە خۆیان فەوتاون و سووتاون بۆ فەقیر و فوقەرا پارەمەدە بە تەجمیلە بینەمە هەر ئەوانەی کە ئەچن بۆ حەج و عەمرە هەر ئەوانەی مزگەوتەکە ئەکەنەوە هەر ئەوانەشن کە خەچەخانەکان کردو لە کۆرۆنا چەند خەچەخانیان کردو بۆ کۆرۆناکە هەر ئەوانەشن هەتیوەکانی کوشتەی دەچی ئەوان بەخێوەکەن و بێوژنەکەی بێنازەکەی کردایی کە شەهیدەکە کە ئەوان بە ئەنفالیان داوە و شەریک بوون لە ئەنفالکردنی هەر ئەوان بەخێویەکەن یعنی ئەم دەجەل و شەعوەزەیە بێ خەڵکە بزانێ بڕەوێتەوە و من دەستخۆشیان لێکم ئەڵێم ئەم لە ڕۆژی هیممەتە ڕۆژی گەدن ئازایە ڕۆژی خۆ ڕزگارکردن لە جەهەنەم و ڕۆژی نیشانەیە ئەوەیە کە شتێکی جوان نیشان بدن بە ئاسمان چونکە کامێرەکانی خوا کامێرەی فرشەکان لەسەر سەرمانە و ئیشەکە بزانێ کێ کەلیمەی طەیبە هەیە کێ دەستی بەڵای هەیە کێ دەستی بەخشندەی هەیە کێ سیلەی ڕەحمەکە کێ ئاوەڕداتەوە کێ زەردەخەنەیەکی تۆراوێنە دەسەر لێوە شیسەکەی ئەو هەموو بێوژن و ئەو هەموو هەتی و ئەو هەموو دەربەدەر و مشەڕەدە کە دنیا لێرە کۆبۆتەوە لە عەرەب و لە عەجەم ئەمانش هەموو مرۆڤن هەمان مافیان هەیە هەمان حاجە و پێداویستیان ئافرین بۆ ئەو بەڕێزانەکە کە دیارە بەس ئومێ دەکەم زیاترکەن چونکە ئێمە هەر ئینتیزار لەوانەکەین ئینتیزار لە عارەخۆر و سەرخۆش و بێهۆش و دڵبۆش ناکەین باش مامۆستا حملەیەکەی هەر لە میانەوەی کە باس کرد بۆی کە پارەکان بۆ حەز بۆ سەرف ناکەن یانیش بەشێکەنە دەڵێن ئەمە بەرماوەی گۆشتی قوربانیە ژینگە پیسەکە و دەبێتەوەی پیسبوونی ژینگە تۆ چی تێ بۆمانە واللهی دوو قسەم هەیە قسەی یەکەمیان ئەوەی کە ژینگە پیسەکان نێرگەلەکەیە
بالئیجماع دووکەڵی گەرە و نێرگەلە عارق و بۆنی عارق بەتڵی شکاوەکەی ئەوان چەق وەشێن و دەرنەفی وەشانەکەی ئەوان تەلاقدانەکەی ئەوان شەقکاریەکەی ئەوان شەڕ و شۆڕەکەی ئەوان ئیسرافەکەی ئەوان تەرەفەکەی ئەوان بۆگەنیەکەی ئەوان و ئەو هەموو قیزەونی وشتە کە بوون بە زبڵ و وڵاتەکان کردە بە یەک باڕی گەورە سەجادەکان ناو زبڵەکەەوە لە سەجادەکە عارەکە ئەکەخۆنەوە منەڵم ئەوانە زۆ زەرەری زیاترە لە خوێنی حیوان و ناوسکی حیوانەکە کە سەرەبڕێ ئەمە یەک ئەو پەیامی یەکەم پەیامی دووەم بۆ ئەو ئازیز و خۆشەویستانەی کە ڕەبانی و خواین ئەو خێرە ئەکەن قوربانی ئەکەن کاکە با بە شێوەیەکی مەدەنی بکرێن لەگەڵ ئەوم لە وتاریش باسم کردووە کە ئیسەر خۆشبەختانە منەظەماتی خەیری هەیە و مەزەری ماڵی کاک ئەحمەد ئیسماعیلی خوای گەورە زیاتری بێن پێ بەشە باڵیان بەرزکال و گوناهی باکەن خۆش بێت ئەو کراوەتەوە ئەڵێ کێ قوربانی ئەەکە گشتی وێنی ئێمە بۆی ئەکوژینەوە دوایی بە جوانی و بە ڕێکوپێکی ئەو منەظەمە خێرەکان الحەمدوللهی ئیسلامیەکان ئەوە زۆر و زەبەنە هەن و لافیتیان دیارە و جێدەسی باڵا و دەسی بێڵایشان دیارە با ئەوان پارەکە بنێرن بۆ ئەوان بۆیانەکەن بە قوربانی ئەو جێ دوای برە کاکە گۆشتەکەم بۆ بێنەرەوە یا سەیەکێکم بۆ بێنەرەوە یا نیوەیم بۆ بێنەرەوە یا جگەرەکەیم بۆ بێنەرەوە ڕێکوپێک ئەینان و ڕقم تەلەفۆنی هەیە کابرای خۆی ئەچێ وەریەگرێ یا ئەوان بە سیاری خۆیان بۆیێنەوە بەڕاستی کوشتنەوەی حیوان لەسەر جادە لەم بێ ئاویە کە زێرابەکان بۆ گەنیان کردووە کە ئاو نییە من چی پێزمە ڕۆژە ماڵی ئێمە گەڕێکی ئەمە قەتری ئاوی وەخۆ نەبینەوە خەڵکی نەی هاوار ئەو جارە لە بەچای مناڵە ئەم مناڵەکە ئۆبێتێت تۆ ئەم قەسەبە بانکە ئەم چقێنێ بە ملی ئەم حیوانە ئەمە ئەم مناڵە ئەتۆقێ مناڵە ئەترسێ ڕسمێکی ناشرین ئەگەی لە ئیسلام و لەم شعیرەی ئوضحیە لەبەر ئەو بۆی ڕزگارمان بێ لە ژینگە پیسکردن ئەو بۆن و بەنامەی ڕیخۆڵ و نازانم ناو زیکی حیوانەکە نەچێ بەسەر خەڵکە و ئەم منزەری سەر بڕین و خوێن و ئەمانە نەبینرێ و بۆ سەرجەمی لادان لەم مکەسەراتانە کە جاران عوزر هەبووە ئەم مەجارەنەوە ئێستا عوزر نەماوە ئێستا هەم ڕێکخراوەکان هەن پارەکەت لێوەرەگرن و جوان بە قوربانی و دێنەوە هەم شوێنی قەسابخانەیەکی تایبەتی هەولێر کوشتنگەی تایبەتی هەولێر هەیە لەوێ مەجال هەیە و تراوە فەرمو کێ ئەتێ بەشی گشتیەکە با بچێت لەوێ سەری بڕن کەوا بە پەیامەکەم بەشێکی بۆ لار و لەوێرەکانە بەشێکی بۆ خواناسەکان باش مامۆستالەوەیەوە زیاتر لە ئێمە و لە بەشێکی بینەرانمان ئاگداری حاڵ و باڵی هەژاران بن و تایبەت هەتیوان ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو هەموو قەیرانە و شەڕەیە بێگومان هەتیوێکی زۆر زۆربانەیە تا چەند ماڵە هەتیوەکان چاوەڕوانی گۆشتی قوربانین کە بۆیان بچێت و باشترین نێو کەسانی کە ئەو گۆشتیان بەسەرادا بەشکرێ کێن خۆی گۆشی قوربانی لە نەسی قورئان و فەرمودە هاتووە ئەکرێ دابشکرێ بە سێ بەش فەرقی لەگەڵ قوربانی لەگەڵ خێر و سەدەقە ئەزانی چییە خێر و سەدەقە بە توێژێکی تایبەتی ئەدرێکە محتاجەکانن هەژار و نەدارەکانن بەس قوربانی ئەکرێ بۆ کێ زۆر دەوڵەمەنە بۆ کێ زۆر دوورە بۆ کێ زۆر نەناسراوە حتا غیرە موسڵمانیش پێشێ غیرە موسڵمانیش کە لە ناو مجتەمەعی ئیسلامی ئەژین ئەبێ ئەوانش دڵخۆشکن لە جەژنە ئەبێ ئەوانش هەستکەن کە بەشێکن لەم کیانەوەی ئێمەش بەشێکی لەوان دانەبڕاوین لیان قورئانە فەرمێ بکرێ بە سێ بەشەوە بەشێکی بخورێ خاوەن عایلەکە بەشێکی هەڵی بگرن بۆ داهات و بەزی سێ وەختی هەڵگرتن نەماوە هەژار زۆرە وەکو پێغەمبەر فەرمی ئیدەخیرو بەڵام کاتێکە کە خەڵکی زۆر لە دەرەوەیەت و محتاجە لا تەدەخیرو حیوانەکانیش مامۆستا برسینە ساڵ وشکە ساڵی وە بەشی هەڵگرتن نەکا ئەو جا بەشێکیشی بدرێ بە ناسراو جا لەم شار بێ لەو شار بێ مسلمان بێ غیرە مسلمان بێ دوور بێ نزیک بێ فەقیر بێ هەژار بێ هەژار نەبێ دەوڵەمەندیش بە پێشێ فەرقی سەدەقە و ئەو نەزر و ئورتانە لەگەڵ قوربانی ئەوەیە قوربانی تابعێکی عیبادی هەیە تابعێکی شەعیرەییشی هەیە شەعیری ینی ئیشعاری ئەوانی تر کە من نەمردوم کە من لە ژیانم کە من خێرخوازم کە من دەستی باڵام هەیە کە من دەستی بەخشندەیم هەیە و من دەستی عتام هەیە دەستی دزی و جێردەیی و گەندەڵی و دەغەڵیم نییە باش تا چەند ماڵێک چاوەڕوانی گۆشتی قوربان بە تایبەتە تیوان لە ئێستاە بەسەرکردنەوەی ئەوان بەم گۆشتانە و کەسانێکن کە بەڕاستی ینی گۆشتیان پێ ناکڕێت لەوە ئێوە زیاتر حاڵەت ئەم حاڵەتانە ئاگدار نێمانە بەسەرکردنەوەیان لەم جەژنەیە تا چەند پێویستە مامۆستا هەر زۆر پێویستە هەموو کات پێویستە بەڵام لە جەژنا زیاتر طبعاً خۆشبەختانە ئەو ڕێکخراوە مەدەنیە خۆشەویستانی خۆمان ڕەبی خوا باڵایان بەرزکە خوا زیاتر خوا زیاتر متمانەی خەڵکیان بۆ ڕابکێشێ اجعل أفئدة من الناس تهوي إليهم ئەوانە قائمان هەیە هەر کە شتێکیان دەستکەوت چاکەزان چێنی تەوزیعەکەن لەسەر ئەساس و لیست و شەفافیەت
لەبەر ئەوە من ئەڵێم ئەم خەڵکە بەڕێزە بۆ ئیسەری خۆی نەیەشێنێ بۆی نەجاتی بێ لەشتانی کە باسم کرد حیوان کوشتنەوە و خەڵک ترسان و بۆ گەنکردنی ژینگە و ئەمانە بێن بەم خێرخوازانە پارەکان بنێ و تەلەفۆنیان بنێ ئەوان ئیشەکە ئەکەن ئەمجا ئەیزانین کێ هەتیوە کێ محتاجە کێ محتاجترە لەم گەڕەکە لەو گەڕەکە لیسیان هەیە زۆر بە ئاسانی سیارەیان هەیە مۆزەفیان هەیە مەلائیکەکان فریشەکانی سەرزەوی دەست بە دەستێن و دەست پاکەکان ئەوە ئەیگەێنە ئەو ماڵانە لەبەرەوە لیستەکە لای ئەوانی لای من نییە من ئەم سەر ئێشم پێ ناکرێ وەختی وایە کابراایکی دەوڵەمە لێمە سێنم ئاگەم لە خۆن من هەموو ڕۆژە فێڵم لێ ئەکرێ بۆ منمون بەڵا ئەوان چوونەتە ماڵەکە بینیوانە ئەحلەیانە ئەهلە مستحق یا مستحق نییە لەبەر ئەوە ئیخاتە دەستێک کە شیایی ئەو دەسە بێ الحەمدولیلا بەڕاستیم ڕێکخراوانی خۆمان زۆر جێگای دڵخۆشیان لێکم دەستخۆشیان لێکم من داواکەم خەڵک متمانیان بۆ فریشتانە بێ ئەوانە فریشەی سەرزەوین لە دنیایەکە فورە لە زبڵ و لە گەندەڵی بەڕاستی مامۆستا من جەژنان لەگەڵگەم بە فعلیەن ینی شێوازەکەیان هەم شێوازێکی سونەتی و هەمیش کردداری و مەدەنیە ینی بۆ پاراستنی منشەکەم دەستخۆشیان لێکم داوا لە خەڵک وتاری شاوتومە ئەم سەرێشە لە کۆلی خۆشان و گەڕێشکەنەوە پارەکان کەنە مشت و دوایی چیان ناوێ هەموو گۆشتەکانەوە بۆیانە نێرن نیویانەوە بۆیانە نێرن حەزەکەی بە فڵان کەسی بدەن قایمان بەنێیان نێ هەموو پاداشتەکەشی مامۆستامانەوەیە کە بەخۆی کردبێتی بەڵێ پاداشەکە یعنی ئەو حەدیسانەکە فەرمێ بە وەلیەشهد ئوضحیەتەه بۆ کاتێکە کە ئەم مشکلانە نەبێ خۆی حاضر بێ و لە یەکەم تونۆک خوێنەکەی ڕژاخوا لە گوناهی خۆشە بێ ئەوە لەوێش ئەم ئەجوو پاداشەی عینیشتە مسۆگەرە جا ئەو کاتە نمونونەکەی پێغەمبەر هێناوەتەوە بە نمونەیە کە گونجاوە لەگەڵ بێ ئەو ژینگەکەی خۆیانە گیناقران نییە هەموو کەس حاضر بە فەرمێتی بەدەستی خۆ سەری بڕە چەند کەس دەتوانێت حیوان سەر بەرە من بەتەوە پرسم خەڵک ناتوانێت ملیشێک سەر وانێ سەفیاویش ناوێرێ چ جای ژن بەڕاستی منزەرێکی مڕعی بەخۆ مەخوای گەورە تەکریمی مرۆڤی کردو ئەو گازلی بە حەڵال کردووە ئەگینەکی توانی بیا بە زەویە و ئەم جایانی کە بەڕاستی وسیلەی تر هەیە زۆر بە ئاسانی ئیکوژنەوە ڕەحمیشی پێەکەن خی گەورە ئینشەڵا بەسەر هەمومانە بۆ هەمومان ئاسانی کە مامۆستا لەوەی ئەمە جەژن یەکتر نەدینەوە هە لێستەوە جەژنە پیرۆز بێ یاڕبی هەموو ڕۆژەکان جەژن بێ هەموو جەژنەکان پیرۆزی بێ هەموو پڕ لە خۆش و خۆشەویستی بێت تەبایی برایەتی شرایەتی بگەڕێتەوە بۆ ئەم خەڵکە سۆز و میهرەبانی و خۆشی و خۆشەویستی بگەڕێتەوە بۆ ئەو دڵانە کە سیز بوون کە بەرەڵای ئاخاری تر بوون دوورکەوتنەوە لەو دینە جوانە کە هەمووی ژین و هەمووی مەدەنیەت و هەمووی خۆشی و خۆشەویستیە زۆر زۆر سپاس دەکەم زۆر سپاس دکتۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتیان تاوتوێکردنی ئەو تەورە تایبەتەیە بوو لە شاری هەولێر هەم لەسەر ڕۆژی و گەورەی عارفە هەمیش لەسەر قوربانیکردن بەو هیوای هەمومتان هەل لە جەژن و خۆشیدا بن و هاوکات بەیانی پێشوازیەکی باش هەروەکو مامۆسەوتی لە ڕۆژی عارفە بکرێ و باشترین پێشوازیکردنیش بە ڕۆژوو بوونە دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە زۆر سپاس بۆ هاوکارمان هێوران ئەمیر لە هەولێرەوە لەگەڵمان بوون هێوران دڵنیام دوایی گوێت لەم قسەی منە بێتەوە دەتۆش خۆت قوربانیە بکە و دوایی بەش ئێمەژمێنە بۆ سلێمانی ئینشەڵڵا کاکە و ڕێنمایی خەڵکەکەی بۆ قوربانیکردنی ئینشەڵڵا خۆشەویست لەژنە قوربانیە بکەی بەتایبەت ئەم ساڵخێری پێوە بوو بۆ تۆ وەڵازان و خۆشەویستان راپۆرتێکمان هەیە کە هاوکاری پێشکەش بە 200 منداڵی بێناز کراوە لە دەڤەری پشدەر کە هاوکارمان ڕێناز ئەرسەلان ئامادەی کردووە پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین لە درێژەی کار و چالاکیە خێرخوازیەکانیان ڕێکخراوی هاواری خێرخوازی بە هاوکاری لقی زانایان و ئەنجومەنی قەڵاتزەی کۆمەڵ 200 بەشە خۆراک و نزیکەی 3000 پارچە جلوبەرگی جەژن بەسەر منداڵانی بێباوک و کەم دەرامەتدا لە قەزای پشدەر دابەش دەکات. دابەشکردنی کۆمەڵی هاوکاری و خواردن بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە ڕێکخراوی هاواری خێرخوازی ساڵانە لە هەموو شار و شارستانی کوردستانە هەر لە هەولێرەوە هەتا کفری و کەلار تا دووس تا کەرکوک ئێمە ئەوەی بتوانین خواردن و جلوبەرگ دابەشەکەین بەسەر خەڵکی فەقیر و هەژار و نەدارە. دیارە ئێمە وەکو لقی زانایانی پشدەر لە کۆمەڵی دادگەری بە تەنسیق و هاوکاری لەگەڵ ئەنجومەنی قەڵازەی کۆمەڵ بەو پەڕی سوپاس و پێزانینەوە لە ڕێگەی ڕێکخراوی هاواری خێرخوازیەوە سوپاس بۆ خوای پەروەردگار توانیمانە ئاوڕێک لە فەقیر و هەژار و خەڵکی کەم دەرامەت بە تایبەتی بێباوکانی دەڤەرەکەمان بدەینەوە دەڤەری پشدەر توانیمانە عەدەدی 200 جێ خۆراک سەلەی خۆراک و هەروەها بەرگ و پۆشاکێکی زۆری کچان و کوڕان دابەش بکەین لە هەردوو با بڵێن پشدەر وەکو قەڵازیە و هەروەها لە سەنگەسەر. منداڵانی بێباوک و کەم دەرامەت
خۆشحاڵن کە جلوبەرگی جەژنیان بۆ دابین کراوە و دەتوانن با جلوبەرگێکی تازە و نوێوە جەژن بکەنەوە کە سوکارەکەشیان سوپاسی سەرپەرشتیارانی ئەم کارە خێرخوازیە دەکەن و دەڵێن منداڵەکانیان خۆشحاڵ کردووە و بارگرانی و قورساییان لەسەر شانی ئەوان نەهێشتووە. زۆر زۆر خۆشحاڵین بە دابەشکردنی ئەو خێرە گەورە بەڕاستی ئیشاڵە خوای گەورە بۆیان حساب دەکا لە قیامەت بەڕاستی ئیشێکی گەورەیە ڕێکخراوی هاوار ئەو شێکرە بە یارمەتی زانانی کۆمەڵی دادگەری کوردستان خوای گەورە پاداشتیان بداتەوە لەبەر ئەوەی بە تایبەتی ئێستا لە وەزعی کوردستان تێکەوتووە بۆ خەڵک زۆر شتێکی گەورەیە زۆر کەس هەیە ناتوانێت جلوبەرگی جەژن دابین کە بەڕاستی ئیشێکی زۆر گەورەیە خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە. لەگەڵ نزیک بوونەوەی جەژندا بەشێک لە ڕێکخراوە خێرخوازیەکان وەک ئەرکێکی مرۆیی و ئاینی هەڵدەستن با هاوکاریکردن و دابینکردنی جلوبەرگی جەژن بۆ منداڵانی بێباوک و کەم دەرامەتان. لەو چوارچێوەیەشدا ڕێکخراوی هاواری خێرخوازی لە بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستان هەستاوە با هاوکاری و دابەشکردنی جلوبەرگی جەژن بەسەر منداڵانی بێباوک و کەم دەرامەتاندا. لادەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ. وڵایزان بە هاوکاری هاوکارم دانیار نورەدین و هاوکارانم لە پەیام و کۆنتڕۆڵ وەروە هاوکارمان ئیمران لە هەولێر بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەخوای گەورەتان ئەسپێرین تا پرۆگرامێکی تر هەر شاد و ئاسوودە و کامەران بن. خواتان لەگەڵ.